و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و جارێکی کە لەگەڵەوەی ئازیز بەیەکە گەمەوە بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تری بەرنامەی دیالۆجی هیوا. ئەم بەرنامەی دیالۆجی هیوا وەک زنجیرە بەرنامەی داهاتوو لە پێشوازی یەکی ئایاردایە. منوان بە باشزانی لە پێشوازی یەکی ئایارە لەگەڵ ژمارەیەک لە ئەو کورد کە دانیشتووی دەرەوەی وڵاتن و چالاکن یاخود چاودێرن لە ناوزوتنەوەی کارگەریە گفتوگۆ بکەم. ئەم گفتوگۆیانە مەبەست لێی ئاشکراکردنی ئەو لایەنانەیە لە جوڵانەوەی کارگەری لە وڵاتە جۆرا و جۆرەکانە کە مەرج نییە هەمووان لە کوردستان پێی ئاشنابن. ئومێدەوارم ئەم بەرنامانە و ئەو قسە و باسانەتیایە ئەکرێ بتوانێت کۆمەک بە تێگەیشتن و زانیاری هەڵسوڕاوانی کارگەری لە کوردستان بکات بەوەی کە ئاگاداری مێژووی جوڵانەوەی کارگەری بن لە وڵاتە جۆرا و جۆرەکانە و خاڵ و وێستگا گرنگەکانی ئەم جوڵانەوەیە بناسن و لەم ڕێگایەوە ئەو دەرس و ئەزمونانەی کە لەم جوڵانەوەیە ئەکرێ سوودیان لێوەربژیرێ جێگای سوودمەندی وەنبێ لەلایەن هەڵسوڕاوانی کارگەری لە کوردستان. بەرنامەی ئەمڕۆم کە یەکەمین بەرنامەی ئەم زنجیرەیە لەگەڵ کەسێکە کە زۆر لە ئێوە بە شاعیر ناسیوتانە، ئاسۆی شاعیر یاخود بەکر ئەحمەد، بەڵام ئەو لە تقریباً 25 ساڵێک لەمەوبەرەوە یەکێک لە ئەندامانی ئیتیحادیە کارگەرەکان بۆ لە سوید و تا ئێستاش چاودێرێکی شارەزا و چاودێرێکی تیژبینی جوڵانەوەی کارگەری ئەم وڵاتەیە. بەڵێ بەخێراتی بەکرا، من پێناسێکی کورتم کرد، پێم خۆشە خۆت بۆ بینەران بناسێنی. سواس شەماڵجان، بەیانی باش. بەکر ئەحمەدم ناوە، نووسەر وەک شاعیر بەعزە جاریش ناومە بن وەکو نووسەر و شاعیر کەمتر خۆم زیاتر پێناساکەم، بەڵام ئەوەی کە مهمە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە کە سەبارەت بە بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوە سەندیکەیەکانی سوید قساکەن، زیاتر وەک ئەوەی کە ڕۆژگارێکی زۆر لە ناو سەندیکا کرێکارەکانی سویدە کارم کردەوە بوو گێڕانەوەی ئەم تەجروبەیە ئەمێ قسەکەم. یعنی زیاتر ئەمڕۆ ئەگەر بەکر ئەحمەدە نووسە یاخود شاعیرە، ئەمڕۆ زیاتر وەکو کەسێکە لە ئاگاداریی تا ڕادێک کافی لەسەر بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی سەندیکای سوید هەیە ئەمێ قسە بکەم. یعنی ئەم لایەنە لە تواناییەکە ئەکرێ لە خۆمە هەبێت قسەکەم ئەمڕۆ. زۆر باشە، زۆر بە خێراتی، زۆر سپاس دەکەم بۆم دەرفەتە بە ئێمەت بەخشی. بێگومان ئەم بەرنامەیە توانێت جێگەی سوودی زۆر ببێ سەبارەت بە باسکردن هەم لە مێژووی جوڵانەوەی کارگەری لە سوید، مەسایلە گرنگەکانی و پێنچەکانی خاڵی وەرچەرخانە گرنگەکانی وهروەها سەبارەت بە ئەزموونی شخصی خۆشت. بەکرد من بەو پرسیارە دەست پێ بکەم، جوڵانەوەی کارگەری سوید لە کێوە دەست پێەکە و ئەگەر بە کورتی دیارە جوڵانەوەیەکی زۆر دێرین و زۆر دەوڵەمەنە لە مێژوویە، بەڵام من پێم خۆشە هەر بە کورتی خاڵی وەرچەرخانە گرنگەکانی وێستگە گرنگەکانی ئەم جوڵانەوەیە بە بینەرانی کەناڵی هیوا و بەرنامەی دیالۆگ بناسێنی. ڕاستەوە سویدێکێکە لە مۆدێلانەی کە هەمیشە لە کۆنەوە تا ئێستا خەریکە ئەو تینەی نامێنێ، ئەو ڕەونەقە گەورەی نامێنێ لە پەیوەند بە سیستەمی دەوڵەتی ڕێفەهەکەیە کە مۆدێلێکی گەورەیە و ئەنجینا لە شەڕی سادا ئەمریکا بەشی غەرب سویدان وەکو لە شەڕی ساردا وەکو مۆدێلێکی دژی سۆڤێتی بەکاریانێنا کە لەوێ دەوڵەتێکی قاسی دیکتاتۆری و لێرە هەم سۆسیالیزمێکی بازاڕی کاری تیاکە و چەند جوانە و بەڵام ئەوەی کە سوید زیاتر بە مۆدێلی بزوتنەوەی کرێکارەکەی پێی بناسێتەوە یەکێ لە خاڵە دەخشاوەکانیشی بێ دروستکردنی مۆدێلی دەوڵەتی ڕێفەهەکە بە هەموو کەم و کوڕێکی و لەم ڕۆژیا ئەوەیە کە تۆڕێکی گەورە لە خەدەماتی کۆمەڵایەتی لە بوارە تەندروستی بیمە بێکاریەکان سەرجەمی ئەو شوێنانەی کە لە کۆمەلگاکانی ترا ئینسان بە نەوب نەبوونیەوە مرێ لێرە تۆڕێکی زۆر گەورە هەیە و کە ڕاستی شتەوێ یعنی هیچ شینێکی ناوێت پێویست بە ئینتیمایکی ئایدۆلۆژی تایبەتی ناکە بۆی بڵێ سوسیال دیموکراتەکان و چەپ لە ماڵاتەیە خۆڵقانویانە، ینی تەنانەت هەندە سیستەمێکی تا بڵێ عەدالەت خوازانەیە کاتێکە بیمەی مناڵ کۆمەکی مناڵ کەسێک مناڵی لەدایک بێ کابرا ملیاردەر بێ و کرێکارێکی عادی بێ مانگی 1200 کرۆنێک وەرەگرن، ینی ئەوە نەخسۆتە پاوێت و باوکە ملیۆنەرە حەقی 1100 کرۆنەکەت نییە. بەبەسمە
ئەوەی کە ئەم پێناسێتەوە سیستەمی بزوتنەوەی کرێکاری سوید ئەم دەوڵەتە لە مۆدێلی ڕیفاهەکە لە کۆتاییەکانی سەدەی 19ەوە دەست پێەکە و بەشێکی زۆر گەورە لە ڕابەرانی کرێکاری ئێرە کە دواتر سۆسیالیستی دموکرات و تەنانەت حیزبی چەپی کۆمونیستی و زەمانەی ئەو سا دروستەکەن هەر هەمووی کەسانێکن لەو ڕوخسارانەی کە هاوتەمەن لە ناو ئینتەرناسیۆنالی سوسیالیستی زەمەنی خۆیانە ڕابەرن ئێنەوە ئاژیتاتۆری گەورن سەراسەری سوید دەگەڕێن یەکێتی کرێکاری زوو دروستەکەن ڕادیکاڵ بە هەموو مانایەکە لە زەمەنی مارکسیزم و دوای مردنی مارکسیشەوە هەیە جێگایەکی گەوریان لە ناو مێژووی سویدا هەیە وڵاتێکیش کە فەقیر بووە وڵاتێکی گەورە کە جوتیاری کاری کشتتوکاڵی تیا بووە مانیفاکتۆرەوەمانە گەورە بەڵامیتر لەگەڵ گەشەی ئەو بزرتن و سوسیالیستی ئەوروپیا لێرە تەوژمێکی گەورە بەخۆیەوە بێت تەنانەت زەمانێک لێنین هاتوچۆ و نزیکایەتێکی زۆر گەورەی لەگەڵ سوسیال دموکراتەکانی ئێرە هەیە ئەوەی کە ئاڵوگۆڕ ڕۆیات ئینشقاقەکە لە بینی کۆمونیستەکان و سوسیال دموکراتەکان و ڕۆژگارێک ئەویش لەسەر ئەو ئینشقاقە گەورەی کە لە ئینتەرناسیۆنالی عالەمیان ڕۆیە سوسیالیزم لە ڕێی شۆڕشەوە بڕۆیە لە ڕۆی ریفۆرمەوە بڕۆ ئەوەی کە لە ئەڵمانیا بەرنشتاین ئەو خەتی سوسیال دموکراتیاگرە و لەم بەریش بە هەمان شێوە ئەم نەوعە لە دابەشبوونێک ڕۆیە بەشێ لە کۆمونیستەکانیان وەک حیزبی کۆمونیستی سوید دەمێنەوە و مێژووی خۆیان لە بدایەتی سەدەوە تا ئەمڕۆ سێ چوار جارە گۆڕون تا تەنانەت دگا بۆی کە ناوی کۆمونیزمون لە خۆیان کەنەوە وەکو حیزبی چەپی عادی ئەمڕۆ بێنێتەوە ئەوە شەمێنێتەوە سوسیال دموکراتی بەڵام خاڵێکی زۆر گرنگە کە بۆ خەڵکی کوردستانی ئێمە گرنگە ئاماژەی پێ بێەوەیەکە سوسیال ئێمە لە کوردستانی عێراقا لە ئەوروپای ئێمە بەتایبەت لە شەرقا کە لەسەر ئەحزاب دروستکردنی ئەحزاب بە کۆمونیستی و سوسیالیستی چیوە قساکرێت دروستکرێ سەرێژەیەکی گەورە هەیە ئێمە کە قاچمە لە ناو مزوتنەوانەیە بۆ هەستەکەین کە چۆن بووە لە ئێرانە لە عێراقا لێرە وانەیە لێرە بزوتنەوەی کرێکاری هێندە بەهێزە بێ کە سندیکاکانی خۆی دروستەکە لە شوێنە کاستەکان نای من لەباری سیاسی و کەسێکم پێویستە ڕێبەرایەتیم بکە لەوێوە حیزب دروستە بێت یعنی نییە یەکێتی سندیکاکانی سوید لە کۆتایی 1990ەکانە بڕیارێن کە ئێمەتر پێویستمان بەوەی ڕابەرایەتێکی سیاسیمانەوە سوسیال دموکرات دروست دەکات ینی کارێکی زۆر ئاسان بێ دەردی سەری بێ ئەوەی کە دانیشی سەر لەسەر جێگای تیۆری جێگای حیزب لە ڕابەرایەتی نەسەر حیزبی پێشڕەوە هەموو جەدەلە وشک و برنگی کەمێشکی زۆرە لە ئێمەی داغان کرد لە زەمانێکی زۆرە لێرە نا بزوتنێکی بەهێزی واقعی هەیە هێتە دەرەوە و حیزبی خۆیاتە دەر ئەوەی کە حیزبەکە چۆن نییە پێویست ناکە من هەوڵەسێ لەسەر کەمڕێنەمە سوسیال دموکراتی و کۆمونیستی و ئەمانە ئەمە منعاتفێکی زۆر گەورە یعنی خاڵێکی وەرچەرخانی زۆر گەورەیە و هەر ئەمەشەواکە کە ئەوەی کە ئەمڕۆ پێوترێ مۆدێلی سویدی لە شوێنێک و دەست پێکا کە تایە لەباری سیاسیەوە لە پاڵ ئەو هەموو مانگرتنە گەورانەی کە لە کۆتایی سەدەی 20 و بیدایی تا ساڵی سیەکان ئێد زەمانێک لە مێژووی سوید و مێژووی بزوتنەوەی کرێکاری سویدا پێڵەن زەمەنی بە ڤیل دەستریکەر کە ئەبێ بە مانگرتنە کێویەکان یعنی هەر ئاواکە لەم سەرەوە مانگرتنی قوتە بێتەوە تەنانەت لەباری ئەحسایات و 700 مانگرتن لە ساڵەکە ڕوویەوە لەو زەمانە ئیتر پێویست بەواکرێت کە بازار ڕێکخرێ خاڵێکی گرنگی شێکەمێ ئاماژەی پێ بم لەو بەرەوە ساڵانی سیوانە ئەمە باس لە سیا کە ئیتر سێرکە ئەو شتێکەیە کە ئیشارەی پێ بێەوەی کە کاگەرێکی بازار هینە ینی برجوازەتی سوید کە لە خۆی ڕێکخراوە پێویستی بەنەوەی لە ستابلیتی هەیە ینی پێویستی بەوەیە کە بازار ئارام بێت کۆنتراکتێکی تایبەتی هەیە ینی عقدەکەیە کە بگەورەترین عقدی تاریخی سڵح لە قەڵەمەدرێک لە باتیەوەی کە شەڕ بێ بزوتنەوەی کرێکاریەک لە شکلی نقاباتیە لەگەڵ ڕێکخراوەکانی خاوەنکارانەکەوە بنەوە و ساڵخباتێ شارێکە لە دەرەوەی ستۆکۆڵم ڕێکەون کە بابە ئێمە پرۆسەیەکی ئاشتەوایی ئەبەستین کە ئێمە نامانێت سوسیالیزم دروستکەین لە شکلی ڕۆخاندنی سەرمایه‌داریە ئەو زێدەبایی کە خاوەنکار دەستیەکەوێ ئەبێ بەشکرێ بەسەر کرێکاریشی لێبێت و مۆدێلێکی ئینسانیانەی دەوڵەتی ڕیفاه دروستکەین بەرجوازی ئێمە قبوڵەکە بەڵام گرنگە ئاماژە بۆ بکەین بکرد کە ئەمە باسە و ئەم مەسلەی کە تۆ لێرە ئیشارەتی پێکرد ئەم سڵحە لە دوای شەڕێک دێ و ئەو شەڕە هەر تەنها ماگرتنەکان نەبووە سوید دەوڵەتی سوید جێیشی بۆ کارگەران دابەزان کارگەران دابەزان لێی کوشتن تەقەی لێکردن لە بانگرتنەکانیان لە خۆپیشاندانە هێمنانەکانیان
ئەوانە هەموو حقایقێکن کە پێشەم هینەکەوتەوە وازار ئەوەش لە سەرەتای ساڵەکانی سیەکان نبوو کە لە سویدا ئەو تەقەکردنەی ئۆتۆڵێنێکێکە لە وەرچانخانە گرنگەکان کە گوایە ئیتر ئەبێ کۆتایی بەم سیر کات ئەخە دووشتی زۆر گرنگ هەیە یەکەم ماگرتنێکی چێوی یەکسەر هەر ئاوا کە دانیشی تو مانگری لەو بەری شەو خاوەنکار مافێکی تری هەیە ئەویژەوەیەکە یەکسەرێک هێتە دەرەوە یعنی تۆ گەر کارخانەیەک لە بە 100 کەسی تیابێ ئەگەر ئەم بەریەکێتی سندیکایی مافی ماگرتنی هەبێ خاوەنکاریش مافی کردنە دەرەوەی هەبوو یعنی 100 کەسێک کردە دەرەوە ئەو کاتە کارخانە وەستا ئەبوایە بچوونایە مانگرتن شکێن بێنن ئەمە مێژوویەکی زۆر سەیرەکە جەوهێر شعرێکی هەیە مانگرتن شکێنەوەیە چون کرێکاریان بەدزیەوە هێناویان کرد بە مەعمەلا بۆی ئیشکەن لێرە شەڕی خوێناوی زۆر ڕوویاوە شەڕی خوێناوی بەسمۆنی وەکو کورد تەقەکە و ئەمانە بۆی کە مانگرتن شکێن جنێوەکی زۆر پیس بووە لە ناو بزوتنەوەی کرێکاری سویدا گەورەترین جنێو بووە ناشرینترین کەس بووە یعنی کەوای کردووە ئەم وەزە بە ئاستێ بگا کە هەردوو لا دانیشن ئێمە ڕێکەوین لەسەرەوەی کە بەشێ لە زەدەبایەکەتم بەرێ منیش واز لەوێنم سەرمایەدارێت بۆ بڕۆخێنم ئەگەر لەباری سیاسی و زۆر سادە ڕوونی کەینەوە عقدێکە بەسن کە تایە بازاڕی کار ئۆرگانیسێرینی بازاری کار ڕێخستنی کار و پەیوەندەکانی ناون بازاری کار لە شکلی ئەو ناکۆچێکە لە بینی کار و سەرمایە هەیە ئەم سەرەوەیەکێتی سندیکایی کرێکاران ڕابەرایەتیکە لەم سەری شەویچێتی سندیکایی خاوەنکارەکان ئەمە زۆر مهمە ئەمە نییە بە مێژووی هەموو خۆرەڵاتی ناوەڕاست کەمتر بۆرژوازیە بینی لە شکلی سندیکایی ڕێکخراو بوو بێ یەکێتی کرێکاران لێرە لە سوید کە دانیشە تەرەفی هەیە یعنی تۆ دانیشی لە بەرامبەر تەرەفێکە دانیشی قسە لەسەر کریەکەی ئەوە نییە شخصێک بێ لێرە ئاستی ڕێکخراوی بۆرژوازی لە شکلی ڕێکخراوەکانی دیفاع لە خاوەنکارەکانە بە ئاستی ڕێکخراوبوونی یەکێتە کرێکارەکانی سوید منەظەمە لای خۆمان لە کوردستان غورفەی تیجارە و سناعە هەبوو ماوەیەکەوەوانە نازانم ئیشیان چی بوو من نازانم هەستم بەسەوەی ئەم خاڵە زۆر مهمە بووترێ چونکە نییە ئەم شەڕێککە ناوی تەناقوزێکی کاری ناو سەرمایەستان پێویست بۆ ناکە مارکسیست بێ بۆی ئیدعایکە تەناقوزە لە بینی کار و سەرمایە هەیە ئەم تەناقوزە لە بازاڕی کارە لە شکلی پێکدادانی بەرژەوەندە جیاوازەکانە لەیەکەیە لەم بەرەو ڕێکخراوی خۆی دروستەکە بۆی بەرژەوەندی خۆی پارێزێ لەو بەرژە و ڕێکخراوی خۆی دروستەکە بۆی دیفاع لە بەرژەوەندەکانی خۆی ئالێرە گەورەترین سەڵحی کۆمەڵایەتی ڕۆیە کە گوایە ئەمە مهمترین شتێکە کە سوید لە سەراسەری دنیا جیاکاتەوە کە لەگەڵ نوردا لەگەڵ وڵاتانی ئەسکەناڤیا نزیکایەتی پایەکەوی شەوەیەکە مۆدێلی ڕێخستنی پەیوەندەکانی بازار لە دژایەتی نەوەندکار و سەرمایەوە ئەدرێتە دەست یەکێتە سندیکایەکانی هەم کرێکاران هەم خاوەنکارەکان ئیتر دەوڵەت لەباری قانونیەوە ئەکرێتە دەر بەشێ لە کەسانێک کە تەحلیل بۆ ئەم وەزعاکانەڵێن ئەگەر ڕاست بێت سۆسیال دیموکراتی ڕێک وەفادار بۆ تعبیرەی کە مارکسەڵێت دەوڵەت ئۆرگانی دەسەڵاتی سەرکوتی چینەکە بەسەر چینێکی ترەوە ئەگەر وایە یعنی ئەگەر بورژوازی ئۆرگانی دەوڵەتی بورژوازی ئۆرگانی سەرکوتی چینێکە بەسەر چینێکی ترەوە و ئەگەر کرێکاری دەسەڵات بێ بە هەر هەمان ڕۆڵیە بێ ئەو کاتە دەوڵەت هێنە دەرەوە تێگەی خەیاڵیە بەڵامەکرێ لەباری تیۆریە و زۆر کەس ئاوە باسیەکە بەڵێ دەوڵەت هێنینە دەرە خۆتان لە خوارەوە ڕێکەوە دەوڵەت هیچ تەدەخولێ لە ڕێخستنەکانی نەوەندکار و بازاری کارە بە نەزەرمەوە ڕواڵەتیە بەڵام بڵێت مەبەستمەوەیە بەشێ لە محللین واڵێن بەڵام ڕێخستنی پەیوەندەکانی بازار لە هەموو شتێکا کە پەیوەندی بە بیمەی بەکاری هەیە خۆ ڕێخستنی مانگرتن هەیە خەدەماتە کۆمەڵایەتەکان هەیە عوتڵە هەیە نەخۆشی تەقاعودی ئەمانە ئەدرێتە دەست یەکێتە کرێکاریەکان و خاوەنکارەکانی سوید کە لەم چوارچێوەیە لە ڕێگەی مهمترین تعبیرەوە کە پێی وترێت کۆنتراکتی دەستە جەمعی لەم وڵاتە شتێکی پێی وترێت کۆنتراکتی دەستە جەمعی تۆ گەر لە کەشتێکە ئیشکەی بی ئەوەی بچی لەگەڵ کەسێکە قسەکەی معاشم چەنە و چەندیە ڕێک پەیوەندەکانی کرێ عوتڵە نەخۆشی بیمەکان هەمووی لە کۆنتراکتی دەستە جەمعیە بڕیاری لەسەر دراوەت و ئەچیت و کە ئەبی بە ئەندامی سندیکایەک ئەمانە هەمووی ڕعایەت دەکرێت ئەوەی کە مۆدلی سویدی بە نقطە قوتی خۆی لە قەڵەمەدرێت تا زەمانێکی زۆر کە دروستکردنی کۆنتراکت لە دەستە جەمعیەکانە و لە هەموو شوێنەکە خێچێتێکی سندیکایی لە بەرامبەرێکێتێکی خاوەنکارەکان هەیە ڕێکەوتون ئەوەیە کە تۆ لێرە ناتوانین لە شوێنە بچی ئیشکەیت بڵێ وەڵا کاکە ترێکەم چەنە لە بریتانیا وانێ لە بریتانیا خۆ دەچی دەڵێ عقدی خۆت ئەمزاکەیت و چۆن و چۆنی ئەمە کەگە نقطە قوتی بێ ئەمڕۆ
ئەمڕۆ دەردیسەری خۆیەتی لە شوێنی تراگەڕێنەوە سەری مەبەست بۆیە بە کورتی بڵێن ئەم مێژووە مێژوویی درەخشانە مێژوویی گەورەیە ئینسان بێ ئەوەی چەپیش بێشانی ئەوەیە ستۆڵتەوە یعنی سەبەرزی پێوە بکاکە لە کونجێکی دنیاە هەلومەرجێکی ئینسانی تر ڕێفاهێکی گەورەی کۆمەڵایەتی لەشکی خەدەماتە دروست کراوە و ڕاستی شتوێ تەنانەت ڕۆژە لە یەکێ لە ئەمە نمونێکی سەیرە لە هینە پرسن لە یەلسینە پرسن ئەڵێ تۆ کۆمۆنیستی ئەڵێ سێرکە ئێمە لەکە لە سۆڤێتا گەورەبووی نەشبوو بین بە زۆرێک کۆمونیزمان تایە ڕاستی سویدی ژەڵێن ئایا تۆ سۆسیال دموکراتی ئەڵێ نا من ڕاستم بەڵام بەوەی سۆسیال دموکراتی مێژوویەکی گەورەی لە دروستکردنی ئەم دەوڵەتی سویدە هەبوو هەمومان نەوع لە پیاوێکی سوورمان تایە نابە بە بڕای من سۆشیال دیموکراسی بەو تعبیرەوە بەو جۆرەی کە دروست بووە و لە مێژووی خۆیان پەری گرتووە ئەوان و پەرێستاندووە لە سویدا چۆتە ناو مۆخی دام و دەستگاکانی کۆمەلگای سویدەوە هەتا ڕاستیش دێت سیرەکەی وەکو چەپی ئەمریکا تەسەڕفەکە ینی زوو ئەڵێن چەپت حیزبی دیموکراتی ئەمریکیەکان کە وەختێک باڵێکی چەپی لێ پیا ئەبێ لە ناو حیزبی دیموکراتی ئەمریکیا ئەوانە هێشتا وەکو مۆدێراتەکەی سوید چەپ نییە ینی بۆ ئەندازەیە ناچێتە پێشەوە بەڵام ئەزانی چۆنە من پێم خۆشە لە مێژووا شتێک نیشان کە بەو پێکە خۆشم لە سوید دەژیم وەکو تۆ کەمتر دیارە لە تۆ حتمما تۆ متابعات زۆرتر بۆ دەمێکیشە لە ناو جوڵانەوەیە هەیت و متابعاکەی تۆوانە بەڵام بەو ئەندازەی کە من سێرم کردووە ئەوەی کە لە ئەزمموی سویدا هەیە تەنها ئەوە نییە کە سۆشیال دیموکراتی وەکو حیزبێک هاتووەم کاری کردووە زانچی پرۆسیسێکە لە سویدا دەستی پێ کردووە زۆر جێگەی تێڕامان و تێفکرینە بەوەی کە ڕۆژگارێک کە چینی کارگەر لە تەواوی بواری سیاسی کای سیاسی کراوەتە دەرەوە ئەخە تۆ پێش 1990 پێم وابێ پێش 1990 هەر کەسێک نەیتوانی بێ مەسەرەن زەریبەیەکی دیاری کراو لە ئاسێکی دیاری کراو با ئەوانە نەیتوانێت لە هەڵبژاردنە بەشداری بکە ئەوەی کە زەریبەکەی نەگەیشت بێتە مستەوایکی دیاری کراو لە هەڵبژاردنە بەشداری نەکردووە بەس تەنها ئەوانە لە هاتوونەتە ناو هەڵبژاردنەوە دەنگیانداوە پێش 1990 ئەوانەی کە توانی ویانە مەسەرەن نازم 200 کرۆن شتێکی ئاوایە ساڵانە زەریبە بدەن کە وەو کادا 200 کرۆن مەبلەغێکی زۆر بەرز بووە کەم کارگەر هەبووە و کاتە 200 کرۆنی توانی بێ زەریبەی ساڵانە بە بەو پێ کارگەر لە دەرەوەی پرۆسی سیاسی بوو و لەیەوە خۆی ڕێخستووە بەڵام ئەوەی کە دەستنیشانەکرێ ئەوانە کارگەر ئەو وەختە نەکتەنها لە ڕێگەی دەوڵەتەوە لە دەرەوەی دەوڵەت توانیوێتی لە کای سیاسیە ڕۆڵێکی گەورە ببینێ ینی چۆن ڕۆڵی گەورە ببینێ بەوەی کە هەندێک موسسات و ڕێکخراوی دروست کردووە کە تەوازنی هێزی لە بینی خۆی و خاوەنکارەکانە گۆڕێت تەمان طبقەی حاکمی سوید لە شوێنێکی شامە بینەوە خوێنومەتەوە لە دڕندەیە و لە مستەوای چاوچنۆچیە و خۆ بەزانی خۆ بەرزڕاگرتنیە لە ئاسی چینەکانی خوارەوەی کۆمەلگای لە مستەوای چینی باڵادەستی رووسایە بۆ ئەو کاتە لە نۆسەکانە ئەنی لە مستەوایە بووە وەکو ئەوان دڕندە وەکو ئەوان مەسەلەن بێ دەربەست بە مافی خەڵک وەکو ئەوان چاوچنۆک بۆینەکان مەسەرەوە برسێتی کە بەسەر خەڵکا فەرزیان کردو مەسەلیان نەبووە ئەوەی کە توانیوێتی ئەم تەوازنی هێزە بگۆڕێ ئەوەیە کە کارگەر خۆی ڕێخستوانی لەو ڕۆژەکە سنووقی ئیزرابی درستنووقی بڵین هینی دروستکاری دروست کردووە یەکسەر هاوسەنگی هێزی لە بینی خۆی و بۆ ژوازیە گۆڕیەوە بەبێەوە هیچی کردبێ لە دەوڵەت بۆ لەبەرەوەی لەمە دواتەوە توانی مان بگری بەڵام سەرمایه‌دارەکە دەریشتکە نامری لە برسە لە سەرمایە ڕق نابیتەوە لە ستۆکۆڵما ئەتوانی مقاومەت بکەیت ئەمە ئیتر تەوازنی هینیکۆ وەختێک گەیشتۆتە جێگایەکوانە کە بۆ ژوازی مەجاری بۆ نەماوەتەوە نەخێ بێتە ناو دەوڵەتەوە باشترە بێت لەگەڵ منابێ باشترێ حتاکو مەسەرەن نازانم من لە خۆشتم بیستووە ئەم ئینە پێشتر لە قسە و باسێکە کە بە دەقیقی مەسەرەن لە سویدا وتراوە ئاگادار بن ئەگەر کارێکی و ئاوا نەکەین ئاوانە چێوە کۆمان لێ دەکە لە رووسیا ڕوویدا سێرکە هەڕەشەی رووسیا لەو بەرەوە هەمیشە ئامادەیە سێرکە ئینسان قسە لەسەرەوە کێ ئەم مێژوان رووسیا هەڕەشەی ئەزمموی رووسیا و شۆڕشی رووسیا بڵێ سێرکە شتێکی ترت پێ بڵێم با کەسێک کە جێ لەبێ پێیوانە بێ لێرە من دانیشتم مبەلیغێکی سۆسیال دیموکراتم و چەپێکی سووری کۆمونیستکە لە بیدایەتی سەدەوەیەت و ئینشقاقاتەکە ئەمێنێتەوە ئەم چەپەی ینی کۆمونیستەکانی سوید بێهین نەبوون هەموو شیمالی سوید کە بەشێکی زۆری کانەکانە دەژێت دەستی کۆمونیستەکانە تا ئێستش ئەزانم بەسم سوێن بەڵام
دەوریان سوسیالدموکراتی زۆر ناشەریفیشە زەمانێکی زۆر تا بەدایەتی کۆتایی 1970 نایە لە کۆمونیستەکان ناوی چێتی کرێکارەکانە چالاک زەمانێک بەعسەیوت تۆ ئەگەر بەعسی بیا حیزبی شیوعی بی لە ڕێکەوتنی 1970 بەعس و حیزبی شیوعی ئێوە بۆتان نییە لەناو عسکەریا چالاکی سیاسی ببنن لەناو یەکێتی سندیکایەکانی سویدیشە سوسیالدموکراتی قراریی وای کۆمونیستەکان بۆیان نێکارکەن مەبەست بۆیە کەسێک تێنەگا کە ئێمە دانیشین ئاژیتاسیۆنی ئەوەی کە سوسیالدموکراتی چی کرد و چی نەکردووان یا وڵاتە چەپ دروستی کردووە چەپەکەی ئەکسەرێتی چێتە پاڵ ئەو باڵە ڕێفەرمخوازەی کە گوایە سەرمایهداری ناڕوخێنێ و لەو بەریشەوە کۆمونیستەکەی لە شکلی عەزابی بچووک و ڕادیکاڵ و لەو ناولای ئەمێنێتەوە کە لە ئێستاە بەو شێوازەنی و حیزبێکی چەپی هەیە کە ڕاستەوێت ئەمە زۆر مهمە سوسیالدموکراتی بەرەو ڕاستە ڕوا چەپ پێت شوێنی چەپەگرێتەوە شوێنی سۆشیال دیموکراسیەگرێت تەنانە لە ئاستی هینیشە لە ئاستی زووتەوە ڕاستەکانی کۆمەلگاشە ئەمە ڕوویاوە تاوەکو ڕاستی ئەم سەر کە جۆرەی ڕۆژگاری محافەزەکار بووە لە شوێنی خۆیان بۆ چوەتە ئەو بەر بۆ فاشیستێکی وەکو ترامپ تێگەی نەوەیشتر لە وەسەد کە جاران حیزبێکی سنتەر بۆ هاتووە زۆر عاقڵانەتر قساکان لەوەی ئەم نەوعە لە تەنەقول گواستنەوەی هێزەکان بچووکنەوە سیاسیەکان لەم ڕووی دنیا لە کوردستانی شایبینی یعنی ڕۆژگارێک نەوعێ لە چەپ بۆ ئەمڕۆ هاتوۆتە ئەملا هێزیشتریە دەجێکی ئەم نەوعە لە جێکردنەوەش لێرە لە وڵاتی ئێمە هەیە وەکوی کە باسم کرد ئەوەی کە مهمە لە مۆدێلی سویدا بوو ترێ خاڵێکی زۆر سەیرا ئەکە چاو بن و قێن موسێرێکی سوید کەم لە بدایەتی سەدەی و تا ئەمڕۆشی هەستەکەی منەظەمترین وڵاتێک ڕێکخراو لە هەموو بوارەکە ئەمە خاڵی سەرکەوتنی یەک بەیەکی جوگە گەورەکانی کۆمەلگای سویدا لای ئێمە لە ئاستی سفرایە یعنی من ئەتوانم گەرانتی ئەوە بم لە ئاستی سفرایە ئەحزابمان هەیە بە شەقی چەکە ڕابڕێوە حیزبیشترمان هەیە بانگەوازی ئایدۆلۆجیەکە و لە کونی خۆیەوە هاوارەکە پێی وایە وەڵام لە خوارەوە نیتە لە خوارە تۆ کەسێکت نییە بەڵام لێرە کرێچیەکان تو بیوەی ئاگال لەبێت هێزی ئەوانەی کرێچین ڕێکخراون و لەو بەریشەوانەی خاوەن خانوەکان ڕێکخراون یعنی هەستەکەی شوێنێکی کۆمەلگا نەماوەتەوە کە تەنزیمیتیانە بێ ینی من پێکەنینمە کەسێ پێ وایە قسە لەسەر گۆڕینی کۆمەلگاکە بێ تەنزیم ڕۆیە تەنزیمە بەسم تەنها حیزب نییە لای ئێمە حیزب جێگایەکی زۆر گەورە هەیە ئەوەیەکە نا هێزێکەیەکە نایڵێ کرێ بەو شێوەیە بەس بێتەوە لەبەر ئاسی بەکاری زۆرە کرێی ماڵ لە ئەم ساڵ لە سا دووادانێ بەڵام ئەمە نەکە خاوەن ماڵەکانێکەوە لە ساشە بەڵام نا ڕێکخراوێکی ناوی ڕێکخراوی یەکێتی هینە کرێنشینەکانە ئەمە بۆ بەزیەکە ئەمە بەس بێتەوە بێژووی هەیە ئەمانە سیرکە لە سویدا تعبیرێکە پێڵێن فۆلکلۆرۆسێ بزوتنەوە جەماهیریەکان بزوتنەوە جەماهیریەکان مەجموعەیەکن لە دەوری بزوتنەوەی کرێکاری ڕاستەوێ ئەمە حەقیقەتە لە دەوری بزوتنەوەی کرێکاری دروست بوون یعنی مشکلەی ئەلکوهۆل لە وڵاتەیە مشکلێکی گەورە بۆڵەن ڕۆژگارێک خاوەنکار لە سوید لە جاتی پارە عەرەقی تەوزیع کردووە وایە بزەوت ئەمڕۆ بڕۆ بۆ خۆی کە چوشنەتەوە بۆ ماڵەوە خۆش کردووە ئەو هەتا نانوشتیشیان نەخواردەوە وایە خواردوت بگان هێستا و ناتون و بۆیش بڵێ هەر بۆیە سیستەم بلۆگێت کە شوێنێکە عەرەقی لێکرێت لە وڵاتە مەشروبی لێکرێت بە شەمان هەبووە چکە گەربیان کردایەتەوە هەموو ڕۆژەوەی میلەتەکە هەمووی بوو بەرکولیست لە پاڵ ئەم بزوتنەوەی دژی ئەلکۆهۆلیزم نەخواردنەوەی حرەکەتێکی گەورەیە کە پێڵێن حرەکەتی ئەوانەی کە ناخۆنەوە بەدێ و گەڕک و کۆڵانە گەڕاون یارمەتی خەڵکیان ناوە کە لە مشکلەی ئەلکۆلیزم دەربازیان کەن دەبەستم دیارەوە وەکو نمونەی هێمەوە وەکو نمونەیە کە ئەم وڵاتە بزوتنەوە کرێکارەکەی هەر شەڕی کرێوی خاوەن هینی نەکردووە شەڕی کرێ و بیمەی بێکاری و ڕیفۆرمی سیاسیوانی نەکردو کە من و تۆشم ڕۆڵی بەرەمەدین شەڕی گەورەی کردووە لە ئاستی مەسائلی زۆر زۆر بەسیتە یعنی من نمونەیەکی زۆر سەیرتان بۆێنمەوە کە زۆر جوانە حەزەکەم لێرا بیڵێم ئەویشەوەیە ئەمە من لە ڕێنۆی بووم ڕێنۆی شەکە لە دانشگا جەماهیریەکانی کە بزوتنەوەی کرێکاری دروستی کردووە لە سەراسەری سویدا پڕن لەو دانشگایانەکە کەسانێک کە ئەچێتە ئەندامی لە سندیکای ئیشەکە ئیتر ئەوێ مەسئولیەتی وەرگرێ بێ بەڕابەری گروپێ یا خۆر گەورەتر بێ ئەنەرێ بۆ خوێندنی جیاواز بەلا لەسەر سندیکا یەکی لەوانە زانشتر ناوی چییە هەیە لە LO کە یەکێتی سەراسەری کرێکارانی سویدا هینی هەیە دەدەها کوش گۆردی پێڵ یعنی شوێنی خوێندنە و لە ناوچەیەکی زۆر تەبیعی جوانە دانراوە و سەدەها کەسی مێژوو نووس چاپ ئاستی دانشگایی و ڕابەرانی عەمەلی لەوێ دەرسەڵێنەوە
ئاسیوا کاڵە من بە شوێن مێژووی کرێکارانی شیمالی سویدەوە بووم بزانم لە کۆبوونەوەکانیان چیان وتر طبعا سەیرەوەی نییە کۆبوونەوەیەک نییە هین نەکرابێ تۆمار نەکرابێ ئەڵێ لە هیچ لە کۆبوونەوەکانی کرێکارانی میتاڵی سیمالی سویدا دانیشتەوە پرۆتۆکۆلە گەخوێنێتەوە لە سێ جارە سێ ڕۆژە لەسەرەوە کۆبوونەوەکەن ئەم ژیانە قیمەتی نییە شایانی ئەوە نیە بۆی بژین نەتیجەی کۆبوونەوەکە بۆ ئاگەن کابێ هەمومان خۆمان کوژین تەسەوەرکە کرێکارانی میتاڵە ئەبێ ژیانە مەنگە بێقیمەتە ئەنی دانیشتون کرێت چۆنە وەزع چۆنە ماڵ چۆنە مناڵ چۆنەمانە و ها ئەو کاتە سندیکا لە بدایەتی سەدەیە ئاوا ڕێکخراو نییە بەڵکانێکن کۆبوونەوە یعنی جەهدێکی لە ڕادە بەدەر ئینسانیانە و کرێکارانە بۆ ئەوەی کە خۆیان ڕێخەن گەڵک ئەم پرۆتۆکۆلا خوێن و سرم سڕمە یعنی چی ئایا نەتیجەی پرۆتۆکۆلەکە چێبێ نەتیجەی کۆبوونەوەکانی تر چێبێ کە ئەمە خەتێکیانە نە بە شەرەفم ژیان شایانی ئەوەی بووی بژین حق هەموو خۆمان کوژین باش ئەگەر ئاوای خۆ بەشتیشتر بکەین ئەکرێ بیگۆڕین تەسەورەکەی ئەکرێ بیگۆڕین ئەمە ئەبێ بە مەحوەری جەدەلی دواهاتووی پرۆتۆکۆلەکانی دانیشتەکانی بەشە لە کرێکارانی میتاڵ لە بدایەتی سەدەیە بەبەستمەوەیە نیە ئەوەی کاڵم ڕێکخراوە لەم ئاستەیە ڕێکخراوەکە کە هەم مەسئولیەتێکی زۆر ئینسانی هەیە کە نا شتێک جێ یەڵم بۆ مێژووی خۆم بۆ خۆم یەکبەیەکی جوڵە و حرەکە بەخۆشی و ناخۆشیەوە تۆمارەکە و هەرەمەشەواکە کاکە لە ئاستی ئەدەبیاتی جیهانیە بزوتنەوەی ئەدەبی کە بڵێن ئەدەبی کرێکاری وەکو تعبیرێک ئەکرێ لە جێی پرسیارە و جێی جەدەلەوە ئەدەبی کرێکاری چی نییە چۆنە و چۆنە لە ئاستی دنیاە مێژوو و ئاستی ئەدەبی کرێکاری لە سویدا ئەسڵان رووسیا بۆ داپۆشە ئێمە لە رووسیا لە کوردستانە دانیشت باسی ڕۆمانەکرێ بەس دایکی مەکسیم گۆرجیمانێ کاکە لێرە دەیەها کەڵە ناویان هەیە کە لە ئاستی عالەمە تەسەور ناکەی چی کرا و هەموو شاخەکانی کرێکار بوونا هەموو شاکرێکاری عادی بوون و لە دانیشگاکانی خوێندنی کرێکارانی سندیکایەکانە گەورە بوون و ئەدەبەکەشیان هاری مۆرتینسۆنە نازام چێ بەشێکیان جایزە نۆبڵ وەرەگرن ئەمە بەشێکە لەو مێژوەکار ئاوە هاوا سادە نەهاتۆ کە بڵین بەڕاستی جێی سەرنجە ئەمە سوید بە تایبەتی و سکاندناڤیاش بەگشتی سکاندناڤیاش کە مۆدێلەکە لێکچوونەکانیان زۆرە و خاڵی جوداکانیشان زۆرە دقیقاً من لە مێژووە سەرنجی ئەوەمدا کە مەسەرەن بیر بکەرەوە لە 1990ەکانی ستۆکۆڵمای لە ڕۆژێکی سەرمای زستانای کارت هەیە ئەڕێتە سەرکار خاوەنکارەکە دەردەکە ئەتو خۆ هینت نییە بڵێن پاشەکەوتێکت نییە لە ڕۆژی پێشووترەوە هەمووی خواردووە ڕۆژە پایەکەی خۆی چیەکەی ڕۆژە ئەبێت لە سەرمایە بمری ئاشە یعنی هیچ هینێکی تر نییە هیچ ڕێگایەک و چارەسەرێکی تر نییە تەنها ئەوە نەبێ کە لەگەڵ کۆمەڵی کارگەری تری وەکو خۆتا ڕێبکەوی سنووقێک دروستکە بڵێ گەرم ڕۆ من کارەکەمەوەوانە شتێکی پارە تێکەم هێڵمەوە لەوەیە تۆ شتێکی تێکەوە ئەوانە ڕۆژێک کەسێکمان بێکار بینوانە لەم سنووقە دەربێنێ ئەم جۆرە لە میل بۆ ڕێکخراوبوون ئەوانە میلێکی زۆر زۆر خۆڕسک و بیدائیە ئەسان پێویستی بە هیچ وایەک پێویستی بە هیچ شتێک نییە تەنها خودی زیندومانەوە ئەتوانێت دافعت بێ بۆ ئەوەی کەوا ئینەکی لەم بابەتە بکەیت تەمان کەسێکە لە ستۆکۆڵما لە دەرەوەی ستۆکۆڵم هاتوۆتە ناو ستۆکۆڵمەوەتە پارەی نییە بڕوا لە ئوتێلی شاب بمێنێتەوە ئەمانە وەختە ئوتێلەکان گۆستێر بووە یەک نمونەی کورت لەسەر ئەوە پێ بم کە سندوقی بەکاری ڕۆژگاری لێەوە دەست پێیەکە بەڵام بەوەی کە لەم بەرەوە دەرتەکاتە دەرەوە کرێشنایەتی ئەوەی کە دزوتنەوەی خاوەنکارەکانی ئەم وڵاتە مافی خۆڕێخستنیان هەیە چکە کاتێک دوو شتی زۆر مێمێ خاوەنکار مافی هەیە خەڵک کاتە دەرەوە بێکرێ یەکێتی مافی مانگرتنی سەراسەری هەیە کاتێک خاوەنکار ئەڵێ 100 کەس بۆ دەرەوە فرسی نامێ لە بەرویمانتان گرتووە لەم بەرە هەر مشکلەوە نەبووە سندوقی بیمەی بەکاری دانێ سندوقی مانگرتنی داناوە سندوقی مانگرتن کە لە ساڵی باسی 90ەکانەکەی بیدایەت سەرەتای مەبەستم چۆنە مەبەستم سێری لە چۆنەتی شتێک کە سیستماتیک و عەقلانە کاری لەسەرەکرێ ئەمە لە بدایەتی سەدەیە دانێ بەڵام سەیری نەتیجەکەی لەکوایە نەتیجەکەی لە ساڵی 2000 کاتێ یەکێتی کرێکارانی بەلەدیە کۆموناڵی سوید مانەگرێت لە دوومان زیاتر لە زیاتر لە 3000 کرێکارەکرێتە دەرەوە خاوەنکار کرێنایە سێمان یەکێتی کرێکارانی بەلەدیە معاشیانەتێ تەسەوڕەکەی ئەبێت چیتە بێ ئەو کاتە نیە یەکێتی کرێکارەکانی سوید لە ئێستا هەر ئەوە نین کە یعنی بە سویدی پێڵێن ماکت فاکتە یعنی
تەرەفی دەسەڵاتە ملیارەها کرۆنیان لە شکلی ئەوەی کە لە پارەی تەقاعودی ئەمانە لە فاوند و لەو شوێنانەیە هەیەکە بودجەی تۆچووکە چوو ئەگەر ماگرتن لە 5 مانگ تێپەڕە تەختە دەکا ناتوانانی تو خاوەنکار نیت کرێبەی دەست بەبەست بۆیە ئەم فکرە سادانەی کە ڕۆژگارێک هاتوون مؤسساتی دروست کردووە کە ئەکرێ نقطەی سەرکەوتنی یەکێتی سەندیکایەکانی سوید بێ بەڵام لەم ڕۆژاکرێنەوە لە نقطەی هینی بوو بێت تەحول بوو بێ بە ئینستیتیوتێکی مردوو کە مەجموعەیە لە مۆزەفینی نقابی ئێستا من ئەمێ بێمە سەر و خاڵا پێم خۆشە کاریگەریەکانی نیولیبرالیزم لەسەر مۆدێلی سویدوانە چی بۆ چونکە زانین کە یعنی نیولیبرالیزم لە هەندێک جێگایە مەسەرەن لەو شوێنەیە کە جوڵانەوەی کارگەری بەشێک نییە لە مؤسساتی دەوڵات بەشێکە هێزێکی بڵێن دەرەکیە زۆرتر لەسەر تەزعیفکردن و لێدانێتی مەسەرەن تاچەر کە دێ لە بەریتانیایە یعنی مەسلەی ماگرتنی کاگەرانی کانەکانی بەریتانیا و ئەوانە و یورکشار و ئەو شتێک کە ڕوویدا ئەوانە ڕەبتی بەهینەوە نەبوو بە اقتصادەوە نەبوو بە ئاشکرا ڕەبتی بە اقتصادەوە نەبوو تا شەرویستی جوڵانەوەی کارگەری لە بەریتانیا تێک بشکێنێ و چەندێکیش لە ڕووی اقتصادیەوە زەرەری کرد با ئەوانە ئەو دیوەکەی بەلاوە مهم بوو طبعا لێرەیە لەبەرەوەی جوڵانەوەی کارگەری بەو شێوازەی کە لە سویدا هەیە نهاتووە نەبووتە بەشێک لە ناو سیستەمەکە و سۆشیال دیموکراسی لەوێت لە حیزبی لێبەرا لە شکلی حیزبی لێبەرا ئەو ماوە دوور و درێژە دەسەڵات ناگرێت و حکم ناکاتوانە تا کوشتەکانی خۆی تەسبیتکە هاتنەوەی تاتشەر و لێدان لە جوڵانەوەی کارگەری لێدان لە جوڵانەوەی کە خەریکە بە بەردەوامی گوشار بۆ دەسەڵات دێنێ نەگەوەی بەشێک بێ لە دەسەڵات و لە لەینەکانی تەمان من بەستمەوەی بۆ نمونە لێرە ئێمە کۆلێکتیڤ بارگنین یاخود عقدی عملی جەماعی کۆنتراکتی دەستە جەمعی بەشێکە لە یاسا یعنی ئەم کۆنتراکتەکە ئەکرێتەوەوانە بەشێکە لە یاسا کە دەوڵەت دەبێ بەڕێوەی بەرێ محکەمەی هەیە و دادگای هەیە و غەرامە ئەکرێت کەسێکە لەی لاباتوەم شتانە ئەم جۆرە شتانە لە وڵاتانیان زۆرتر تەشریعاتەوانە لەبەرەوە جوڵانەوە کارگەریەکان یاخودە شتانە ئەو ئیتیفاقاتانەی کە ڕێکخراوە کارگەریەکان لە خاوەنکارەکانی شێکن لە دەرەوەی ئەو شتێکە پێوتێت تەشریعەوانە ناتونەتە ناوینەوە لەوێ بەو شێوازێ لێرە بە چ شێوازێک دەرەکەوێت نیۆلیبرالیزم لە بەرامبەر جوڵانەوەی کارگەریە کاریگەریەکانی چی یاخود بە درستتر بڵێم بۆژوازی سەرمایه‌داری ئێرە بەو پێی کە ئەوێ بەرەو بە ئاراستەی بڵین ئازادکردنی زۆرتری بازارە تاوانوان بازار هیچ کاتێک بند نەبووە لە سویدا بەڵام زۆرتر ئازادکردنی بەدەستەوەگرتنی میکانیزمەکانی بەم ئاراستەیە بچێتە پێشەوە لە بەرامبەر جوڵانەوەی کارگەریە چیەکات و جوڵانەوەی کارگەری من لە بدایەتەوە باسێکم کرد ئەوەی کە ئەمە خاڵێکی گرنگە لە مناقەشەکەمانە کاتە سوید باسەکەینەوەی کە تەرەفەکانی بازار یەکێتی خاوەنکارەکان لەگەڵ یەکێتی کرێکارانە لە بدایەتی سیەوە تا ناوەڕاستی هەفتا و بدایەتی هەشتا خۆیان تەرەفن لە چۆنەتی ڕێخستنی هەر شتێکە پەیوەندی بە بازارەوەیە وایە دەوڵەت تەدەخولێکی وای نییە بەعنی بەو شێوەیە نییە ئەگەر مشکلەیەک پێک بێ و ناڕێکێک بێ دەوڵەت دەڕەشەیە کاڵە ڕێکەوە نەجینا ئەکەین بە قانون مۆدێلەکانی تری ئەوروپا لە بریتانیا وانە لە بریتانیا سیستەمی محاکمە محاکمە لە ئەڵمانیا لێگالیزیشنە یان لە ئەڵمانیا ڕێخستنی بازاڕێکە لە ڕێگەی هینەوەی لە ڕێگەی قوانینی عملەوەی زیاتر ئەوە نییە کە سوید قانونی عملی نەبێت لە جنوبی ئەوروپا کە یۆنان و ئیتالیا و کێوچێگرێتەوە ڕێخستنی بازاڕێکار تێکەڵەکە لە مۆدێلی هین دەوڵەت قانوندانان و نەبوونی خەدەمات ئەم هێرشانە لە ئێستاە لە سویدا بەشێکی هێرشەکان هێرشێکی گەورەی گلوبالیزیشنە کە بازار بەم سێرکە نمونێکی زۆر جوان هەیە لە پەیوەند بە حەزەکەم ڕێکڕەتیکەمەوە بەوەی کە ئەستی بچێتی سندیکایەکانی سوید لە چیایە مۆدێلی سەرمایه‌داری دەوڵەتی ئۆکتۆبەر سەرەکەوێ لە 25 بەدواوە خەتی ستالیزم سەرەکەوێ و سەرمایه‌داری دەوڵەتی و سەرکەوتنی سۆسیالیزم لە وڵاتەکە بێتە مۆدێل ئەو بەریشەوە شکست هێنێ ئەو ئەم مۆدێلە کارایەکی لە ڕادە بەدەر بۆ ڕێخستنی اقتصادەیە تا ناوەڕاستی 50-60%کانیش بەڵام ئیتر وردەوردە پێی نامێنێ یعنی هێزی نییە کە خۆی تازەکاتەوە لە بەرامبەر هەلومەرجی تازەیە هەر ئەوەشە بێ وردە ئێت و لە هەشتاکانە هەڕاکە تێگەی
حالیان مۆدێلی سوید کە تایە ڕێخستنی بازار لەناو تەرەفەکانی یەکێتی کرێکاران و یەکێتی خاوەنکارەکانەوە بەڕێبرێ لەو نەوعە لە بنبەستی نهایی خۆیان نییە بەڵام ئەزمەیەکە 4 ئالتەرناتیڤی لەبەردەما یاوەتە هاڕاکە کە خۆی مشکلی یەکێتی سەندیکایەکان خۆیەتی کە هۆکاری هەیە من ناتوانم بچمە تەفاسیلیانەوە یاوەتە ئەبێ خۆی تازەکاتەوە یاوەتە بەشێکی لە بەرامبەر هەڕەشەیەکە کە مەسەلەن مینی میلیۆن کەوەی پێڵەن کەمی کرێت لە ئەڵمانیا کەمترین کرێ لەباری قانون تهدید کراوە لە بریتانیاشا هەیە تۆ لە شوێنەکە کارەکەی ئەمانە زۆر سەخیفن ئەم کەمی کرێ وەکو قانونی هێنە ناو قانونکارەوە زیاتر لە بەرامبەر کرێکارانی مهاجرەیە یعنی کرێکارانە کە کۆمپیتیشنی ینی کەفاعاتێکی زۆریان نییە خوێندنەواریان نییە ئەڵێ نەگەر لە شوێنەکە عێشکی مانگی سەعاتی $10 وەرەگری تێگەی لە سویدا ئەمە نییە ئەمە لە عەقدی کۆنتراکتی دەستە جەمعیە هەیە لانی کەمی کرێ لانی کەمی کرێە مەبەسم چیە بەسمە لێرە حالیان خۆی کە سوید بۆ بەشێ لە ئەوروپایە گرت و خودی ئەوروپایە گرت و تەحەدیێکی گەورەی بۆ سەر نقابات بۆ سەر یەکێتەکان چونکە ئەم نەوعە لە ناهارمۆنی لە ڕێخستنی بازاڕە هەیە نیلیبرالیزم چیەکە بەشێ لە قوارانی ئەوروپا بەکارهێنێ وەکو زەختێ بەکارێن هەڵە کاکەوەتانە لە هەموو دنیاە ئاستی کەمی کرێ لەباری لاسی قانونە ئێوە بۆ لە خوارە دانیشتانەوە لە ڕێ عەقدی عەمەلەوە ڕێکی خەن تێگەی دوو ئەوەی کە لە 2006 مەسەلەن هێزێکی ڕاست ئێت بوون بە ئەندامی بیمەی بێکاری یعنی تۆ بۆی کە بیمەی بێکاری وەرگی لە کاتی بێکاربوون تا ئەبێ پارەیە بێ بیمەی بێکاری تەمینە تۆ ئەیکڕی یعنی مانگی 200 کرۆنەی ئەگەر بێکار بێ و کاتە نیە حەقی بیکاری وەرەگری ئەمە مەبلەغێکی کەم بوو کە ڕاست هاو ئەمە بەردە 3 بەرابەری ئەوە خەڵک ناتوانێەوە بە هەر ئەمە هاڕێ کرد لە ئاستی ڕێخستەندانبوون لە یەکێتە کرێکارەکانە لە 80 بوو بە لە 60 ئەمە زەربەیەکی گەورەی لێ هەم ڕاست لەباری سیاسی و خۆی ڕێگەخا دوو بازار ئاڵۆگۆڕێکی گەورەی بە دەورە ئەمان دقیقاً ساڵی چەند بوو بەکرد لە 2006 بوو نە بێجگەلەوە لە 2006 شتێکی تریش ڕوویدا کە کاریگەریی زۆر گەورەی داناوە ئەوانە ژەوەیە کە تۆ مۆدراتەکان فەرزیان کرد کە جاران ئاوا بوو کەسێکە بوو بە ئەندامی ئەکاسا بواە ئەندامی ئیتیحادیەش وایە کە ئەبووی بە ئەندامی ئیتیحادیە بۆ تەبوو بڵێ ئەکاسام نایە بەس کە ئەبووی بە ئەندامی ئەکاسا ناچاربی ئەندامی ئیتیحادیەبی ناچار بۆ ئەندامی یەکێتە کرێکارەکان بی تو ببی بە یەکێک لە ئەندامەکان و بابوونەکەی بدەیت ئەو فاسلیان پچڕان وتیان ئەمە فەرزکردنی ئینتیمایکی دیاریکراوە بەڕێکراوەمە لە دژی ئازادی ئینتیخاب و ئازادی ئیختیارە با خەڵک ئیختیارکە ئەبێ بە ئەندامی یەکێتە کرێکارەکان باشە نابێ هەر باشە ئەمە هیچ پەیوەندیشی بە ئەندامبوونی لە ئەکاساوە نێزە ئەندامانی ئەکاسا زۆرن ئاکاسا خەڵک گوێ لەبێ سندوقی بەکاریە بە سندوقی بێکاری ببەخشەوە منیش ئەندامانی بڵێن سندوقی بێکاری زۆرن کە ئەبن بە ئەندام بەڵام بەو ئەندازەیە نابن بە ئەندامی اتحادیە مەبەستم سپاس بۆ ڕوونکردنەوە بەسم لە یەکێ لەو تەحەدیانەی کە لە بەرامبەریایە ئەم مۆدێلە کارایی خۆی هێنێ لە بدایەتی سیەوە تاوەکو هەفتاکان تووشی تەحەدایە کە بێت چون کەسێکە ئەمە زۆر مهمە سیستەمی نقابات بەو شێوەیە لە سویدا کە دروست کراوە نەتیجەی قۆناغی ئیندوستریالیزیشنە یعنی نەتیجەی قۆناغی پیشەسازیکردنی دەوڵەتە کە بەشێکی قاچی لە ناو مانیفاکتۆرە و ئەو نوعە لە ڕێخستن و چۆنەتی ڕێخستنی بازاڕی کارایەکەم ڕەوانیە ئەمڕۆ ئوبەرێت پلاتفۆرمێک دانێ ئوبەر پلاتفۆرمێکە تۆ جاران شەریکاتی تەکسیە بوو سواری تەلەفۆن تەکرد تەکسێکە و ئێستا کابرا شخصێکی پریڤاتە یعنی خۆی سیارەکەی خۆی لە ئوبەرە تەسجیلەکە تۆ تەلەفۆنەکەی لە ڕێی پلاتفۆرمی ئوبەرەوە تەکسێک دەوێت کەسێکی ترئێت و سوارەبی یعنی هەستەکەی سەرجەمی سترەکچەرەکانی بازار بۆ چۆنەتی ڕێخستنی بازار لە تەواوی قتاعەکانە ئاڵوگۆڕێکی گەورەی بەسەرەیە کە نقابات هێشتا نەیتوانیەوە خۆی لەگەڵا بگونجێنێ و سیستەمێ بدۆزێتەوە بۆ چۆنەتی ڕێخستنەوەی بازار لە ئاستێکی ترە چوویتە سەر خاڵێکی زۆر گرنگ من یەک شت لێرەیە سەرنجم ڕاکێشێ بەکرد کە پێم خۆشە ئاماژەی پێ بم ئەزانی چۆن شتەکەت جۆرێکیش میتۆدیکە بەڕاستی و قسەی کە ئەڵێم عین لە شێوازی تێڕوانین و تێگەیشتنمانە بۆ ئاڵوگۆڕەکان
ئێمە کۆمونیستەکانیان بڵێن سۆشیالیستەکانەوانەی کە گۆڕانکاری ڕیشەیان لە کۆمەلگایە ئەوێت و ملتەزی من بەوەی کەوا بێ شۆڕش بکرێت و سەرمایه‌داری لە ناو ببرێەوە سۆشیالیزم بینا بکرێت تقریبا یەک شت بووە بە خەسڵەتێکی مشتەرەکمان لەم سەردەمەی ئێستاە کە ڕەخنە لە لای ئێمە زۆرتر بووە بە تەشیر ڕەخنە لە لای ئێمە زۆرتر بووە بە باسکردنی عیب و عاری مەسەلەن سیستەمەکە ئاوا خراپە ئاوایینە قسەکردن لەسەر جوانی بە سلبیەکانی دیارە نەک هەڵسەنگاندنی دیتنەوەی ئەو خاڵە لاوازانی کە هەیەی خاڵە بەهێزەکانی خۆمان چۆن بەرەنگاربینەوانی تیانە لە بابەتی ئەو پرۆژانەی کە سەرمایه‌داریش ئەیڵێت و بۆژوازیش ئەیڵێت و هەمیشە ئەم پۆزیشنە ئەگرین ئەوە نیۆلیبرالیزمە با بڕین ڕەخنە لە بنەما فکریەکانی بگرین بنەما فکریەکانی نیۆلیبرالیزم تێک بشتێنین و هەڵی وەشێنین و ئیسپاتیکەین کە ڕاز نییە باشە ئەوە ناسیۆنالیزم شەرمەزاریە بۆ بەشەر با بڕین تەشیری پێ بکەین با بڕین لە ڕووی فکریەوە نیشانی بین کە چەندێکینەوەوانە بۆ لەبەرەوەی خەڵک ئەساسەن بۆیە دەرگیری ناسیۆنالیزم و نیۆلیبرالیزم و شتانە بێت و دیموکراسی تێ باشە لەبەرەوەی خەڵک جێلە خەڵک نازانێت ئێمە عاقڵترین ئێمە بۆیان ڕوونەکەینەوەوان لە این دەرەکەین لەم جێگایانەیە ئێمە بیرمان ئەچێتەوە کە بۆژوازی وەکو ئێمە نیە دابنی شار خەریکی تری و نەزەریە داڕشتنەوەوانە بێ تیۆریەکانی بۆژوازی ئەبێ بە واقعی ژیانی ئێمە ئاڵوگۆڕ لە ژیانی ئێمە یا دروستەکە و بەو ئەندازەی نیۆلیبرالیزم باڵا دەستە بێ بازارێک بۆ تۆ دروستەکە کە چوارچێوەی ئەو خەباتەیە کە تۆ توانی تایە هەڵسوڕێت و تایە ببی بۆیە ڕەخنەگرتن لە نیۆلیبرالیزم زۆرتر لەوەی ڕەخنەگرتن بێ لە پایە فکریەکانی ئەبێ تێگەیشتن بێ لەو کاریگەری کە لەسەر ژیانی ئێمەی داناوە ئەمە سەرم بۆ نمونەیەک بێنمەوە بۆی کەوا تۆزە ڕۆشنتر بێمە بەستم چییە ناسیۆنالیزم ناڵێن ناسیۆنالیزم شەرمەزاریە بۆ بەشەر من و تۆ ئێستا پاسپۆرتی سویدیمان لە ژیرفانایە باشە ئەم پاسپۆرتی سویدیە بەرهەمی چییە بەرهەمی ناسیۆنالیزمە کاکە خۆ دەورانێک خەڵک وتراوە مەسەلەن من موسڵمانم تۆ کافری تۆ مەسیحیت من یەهودیم فلان نازانم ئەڵمانیە ئیتنیکەکەی فلان ئەوەیە بەڵام نیشن ستیت ئەوەی کە چوارچێوەی دەوڵەتەوە مهمە و ئەمانە ئەمە بەرهەمی ناسیۆنالیزمە و ئەو پاسپۆرتی کە من و تۆ بەدەستمانەوەی بەرهەمی ناسیۆنالیزمە ئەمە تکتی بەشداریمانە لەو ئیمکانات و مەسایلانەیە کە لەم کۆمەلگایە متەوەفیرە کامە کە کۆمونیستە لەم سەردەمەیە بابێت پاسپۆرتەکەی دابنێت و بڵێ نامەوێت ناتوانی ئەوە بۆی ئەم نمونەیەمە بۆی بڵێم کە نیۆلیبرالیزم لەوە زۆرترە کە بە تەنها ئەفکار و ئایدۆلۆژیا ئەوانە بێ جۆرێک سیستەمکردن و سیستیماتیزەکردنی ژیانی ئێمە کە بێ مامەڵی لەگەڵا بکەین من ئەو قسەکانی تۆم بەدڵە لێرە زۆر بەز ئاسانترە توانی بڵێ بەس ئەوە شعاراتە لا ئێمە شعاراتە بەشێکی شعاراتێکی زۆر ئەحساساتیشن ئەحساساتین کە کەمتر هینی لە پشتەوە نییە کەمتر ئاوا وەرەگری مەسەن لە سویدا لەو شتانە هەیە مەسەن بەش لە ڕاستەکان شتێکەڵێن لەوە شعاراتە پێڵەن سیمبۆل پۆلیتیک یعنی پێڵەن شعارێکە ڕەمزیەتێکی هەیە و شتێک نییە لە سەری سیاست دروست کرێت من سێکە دوو نمونەی بچووکە بۆ ئێمە بەڵگەی نەکەنی ولار جەدەلی ئەوروپای گرت و لە سوی لە 2009-2010ەوە پەیوەستەوی ئەوروپای گرت هەمومان نەزانین ئەمە شعاری ئەوروپای گرتووە ئەنی دروستکردنی ئەوروپای گرتو کە پەن یوروپیان یونیۆن هاتوچۆی ئازادانەی سەرمایە کار هاتوچۆی ئازادانی خەدەمات سەرمایە کار هێزی کار کە کرێکارە یا کارمەندە ئاخرچ ینی بێ سەرمایە بێ خەدەمات بڕوە وەزایف بڕوە ئەنجا کرێکار مەجای ئازادانی حڕی هەبێ ئەوەی کە دایناوە شەرت و شروودەکە و ئەم نەوعە لە داڕەشتن دیارەکە ڕاستی ئەوروپا دایناوە نیە هەموو کەس بەشێکی خەڵک زۆر زدی ئەوروپایە گرتو بەس چێ بوو زدی ئەوروپایە گرتو بوو یەکێ لەوانە ڕاستی تونڕە و ناسیستەکان و بۆ نەکبەتی خۆشمان چەسبی نەکبەتی وڵاتەش یعنی ئەوەی کە دیفاعی لە دەوڵەتی قەومیە کرد هەم ڕاستی دەوڵەتی ئەوروپیە و هەمیش شەپێکەکە هێشتا خەیاڵی لە دەوڵەتی قەومیە ماوەتەوە ئەمێ شتێ بڵێم ئەم پرۆژەیە بە شیعاری تەمان و ڕەمنان جوابی پێ نادرێتەوە بۆ جوازی خۆی ڕێخستووە بڕۆ لە بەرامبەری خۆ ڕێخە بڕۆ لەگەڵێکی تیکرێکارەکانی ئەڵمانیا ئیشکە بڕۆ لەگەڵ نازام کێ ئیشکە ئەمە وەڵامێکی دروستە جا پێم بڵێت تۆ خەیاڵ پڵاوەکەیانە ئەجینە ئەوروپایە گرتو وەک هێزێک ئەمەngە گەورەیە ئەمەngە مؤسساتی لە پشتەوەیە بە شیعاری نا بۆ ئەوروپایە گرتو وەڵامی نادرێتەوە
نا بۆ ئەوروپا یەکگرتو لە ناسیۆنالیزم شەرمەزارێ بۆ بەشەریەت کەمتر نییە هەر لەوێ ئامێنێتەوە لێرا دەرەچێت لێرەکە باش من لەو قسەی تۆ ئاواتیەکەم ینی باسی هینت کرد باسی گۆڕانکاریت کرد لە بازاڕە باسی گۆڕانکاریت کرد لە شێوازی تەنزیمکردنی بەرهەمهێنان و ئینتاجە ئەو تەحەولاتانی کە لەسەر اقتصادی سویدا ڕوویاوە زۆر جار مەسەلەکە بە ئیندەستریالاایزیشن یاخود بڵێن پێچەوانەکردنەوەی تەسنیع باسەکرێتەوەوانە کە گوایە ئەمریکا و ئەوروپای غەربی ئەوانە بەدەست ئەم مەسلەیەوە ناڵێنن هەموو مانیفاکتۆرەکانمان ئەچێ بۆ سین و لە سین دروستە بێ ئەمانە مانیفاکتۆرەکان لێرە نامێنن بۆیە ئیتیحادەکان زەعیفە بنەوەنە بەڵام باسەکە لەبە واوەترە زانی لە ڕۆژگارێکا کە من لە دزانکۆ بۆم دیراسی مەسلەیەک مەکە ناوی دیسنترالیزیشن بوو لا مەرکەزیەت لا مەرکەزیەت زۆر ئەبینیت مەسەلەن زۆرتر سۆشیالیستەکان وانە بەرخوردێکی فکری و ئایدۆلۆژی پێکەن کە بەحساب مەرکەزیەت باشترە مەرکەزیەت دەتوانێت زۆرتر اقتصاد کۆنترۆڵەکەی دەوڵەت دەتوانێت لە ڕێگەی چینی کارگەرەوە تەدەخورکە لە هەموو شتێکا و هینکاومانە تەقینە تەقلیدەکەی ئاوایە بەڵام کە دیتە ناوەوە باسەکە تەنها بەوە کۆتایی پێ نایە کە تۆ لە بەرامبەر دیسنترالیزیشنە عیب و عارەکانی باسکەی کە چۆنی مەسەلەن هێزی مقاومەتی جەماوەر زەعیفە کاتوانە قسەکە لەسەرەوەی ئەسڵن چۆن تەرکیبەی ژیانت ئەگۆڕێ یعنی ئێسێمە بە جۆرێک لە سویدا لە وڵاتانی ترە دیسنترالیزیشن هەبێ دیسنترالیزیشن و دیئیندەستریالاایزیشن یعنی ناتەسنیعکردن ئەوانە هەبێت یان نەبێت و ئەوانە ئێمە بە جۆرێک ژیانمان تەنزیم بۆ ئەوانە کە لە یەکتر دابڕاوین یعنی تۆ سەیری لەم پەندێمیا کە ئەوانە بەشێکی زۆری مەسەلەن هێزی کاری سوید لە ماڵەوە کارەکە لە ڕێگەی ئینتەرنێتەوە کارەکە ئەمانە ئیدی باشە ئەمە چۆنیە توانی ئەمانە کۆکەیتەوە لەژێر سەقفێکا و ڕێکیان خیتوانە ڕێکخراوەی کارگەری وەختی خۆی کام هەموو عزای هەبوومانە پێکاتۆ لەوەی کەوا مەجموعەیەک زۆر کارگەر کۆبوونەوە لە شوێنێکا توانای تەنزیمکردن احتیکاکیان بەیەکەوە تەوافقیان بێکەوەمانە زۆر دروست بووە هەموو ئەمانە ئێستا بە شێوەیەکی زۆر بەربڵاو خەریکە اختیفا کاتەوەوانە کۆتایی پێدێ هەتا مەسەلەن جاران مەجبور بوو مەسەلەن مناطقی سناعی زۆریان دروست کردووە لە شوێنێکا کە بڵێن کەرەستە سروشتیەکان یا کەرەستە خاوەکانی لێ بۆ لەبەرەوەی نەقل و ئینتیقالی ئەم کەرەستە خاوانە بۆ ئەم جێگایانە ئەوانە زۆری پێچوە مەسەلەن لەو شوێنانەی کە خەڵوزی بەرد هەبووە و کانی ئاسن هەبوو لەوێ کارگەکانن دروست کردو بۆی کەوا نەچن دوایی بیژێزنەوە ئەوێ بۆ مناطقێکی سناعی گەورە زۆرترین بەشی کرێ کارگەران لەوێ کۆبوونەتەوە زۆر ئاسان بۆ تەنزیمکردن ئێمە لە سای اقتصادێکی ترا ئەژین وای بەبێ فێر بین کە چۆنی ئەم تەنزیمە ئەکەین و ئەوانە نازانم لەم بابەتەوە حتمما تۆ کەسێکی لەوانەی کە ئاگاداری ئەم جەدەلە هەی لەناو ئەم جەدەلە چۆنە لەناو جوڵانەوەی کارگەری سویدیاوە چ ڕێگایەکی بۆ دۆزراوە تۆی کەوا بەرەنگاری بنەوە لە بەرامبەر ئوبەرە کە نمونەیەکی زەقا قطاعی ترانسپۆرت ڕۆبەڕوویە بێتەوە مقاومەتێکی لە ڕادە بەدەر هەبوو فکر نازانم ڕەنگە بینەران لە کوردستان نەزانن ئوبەر ئەزانی چۆنە مشکلەکەوەیە کە مجموعه پلتفرم ئەبێ ڕوونکردنەوەیەک بە مجموعه پلتفرم هەن کە سەرتاسەری دنیا گۆڕێ تۆ جاران مایکل جاکسن و ناسری ڕەزازی و چێ و گۆرانەی چیان دەرەکرێ بە بچە سێدێکە و کڕە باشە ئێستا سپۆتیفای هەمووی کۆ کردوتەوە یعنی گۆرانی بێژێکی قەبیلەی زولو سێدەکەی خاتە سەر بەوەی کە شەرت و سروتی بڵاوکردنەوەی لە سپۆتیفایەتیا بێ دەست پێگا لەگەڵ گۆرانی بێژێکی یابانی و سینیا تا ئاگاتە مایکل جاکسنیش ئەمە پلتفۆرمە یعنی تۆ پلتفۆرمێکت هەیە و هەچی موزیشی عالەمەتیایەتی ڕاست پلتفۆرمێکت هەیە هەچی فیلمی دنیای لە ڕێی نێتفلیکسەوەی بینی لە قطاعی ترانسپۆرتە هاتوو چۆیە پلتفۆرمێکە لە نانای ئوبەرە ئەپلیکیشنێکی بچووکە هەچ کەسێ تەکسیەکی بێ خۆی ڕێگیسترێرە بکە یعنی خۆی بنووسێ لەوێ کە من ئەتوانم ئیجازەی من ئەتوانم لەم سەعاتە بۆ سەعاتە تەکسی لێ بخڕم من لە ماڵەوە دانیشتوم ئەچمە سەر ئەپلیکیشنەکە مەڵم کاکە من لە بەرسە هۆڵەکەم ئێستا ئەمەیە بچم بۆ سەر چنار ئەو کاتەی تەکسیەکە شەخصیە خۆی ڕێگیسترێرە کردو لە ئوبەرە ئێت و نزیکترین کەسێک لە تۆوە مێسجەکە وەرەگرێت چکە لە ڕێنێتەوە پەیوەستە بە دیجیتالەوە مێسجەکە وەرەگرێت و ئێت لەبەر سەوڵەکە هەڵمەگرێەوە ڕایەتە پێویست گەڕانی تەکسی ڕقم سوور نییە تێگەی ئەمە نەوعە لەو پلتفۆرمانەیە کە لە ئوبەرە دەردیسەریی گەورە بۆ قطاعی ترانسپۆرت پێکێنە کە چێ خاوەنکارە و چێ کرێکارە ئەبێ بەکرێکار نابێ بەکرێکار چۆن ڕێگە خرێ ئەمانە لە ئەوڵەوە سەرجێژێکی گەورە بۆ ئەمان دروستەکە دوو
مجموعەیە نەوعێ لە تەعینبوونی تازەترێتە ناو بازاڕی کارەوە کە بازاری گلوبال پێچی هێناوە. سەرمایه‌داری لە زمانی بەرجوازەتی خۆی ئەوانەی خاوەن کارخانەی گەورە قسە لەسەر فلەکسیبلیتیەکەن، قسە لەسەرەوەکە کە من هێزی کارم ئەوە ئەوێت، هێزی کارمەوێت نییە لە 1 ئەپریلەوە ئەمەوێت تاوەکو 5 ئەگوستی. ئەم نەوعە لە تەعینبوونێک کە پێشووتر لە ڕێی کۆنتراکتە دەستە جەمعیەکانی کارەوە زووتر هەبوون، تۆ کە کەسێک دامەزرێن دوای 6 مانگ ئەبێ بە ئیستیخدامی دائمی و قووەت نێدەریکا، ئەمانە وردەوردە نامێنن. چونکە کابراڵێ من لە بەلجیکا و لە جنوبی ئەفریقاوە خۆم هاتووە کە 50,000 سیارە لە ماوەی 5 مانگە بێنمە دەرەوە بۆ ئەو شەریکەیە. من لە بەرامبەر ئەوەی کە ئینتاجم لە 10,000 بێ 50,000 ناتوانم خەڵک تەعینکەم و هەمووی بهێڵمەوە. من ئەو ئۆردەرەی کە وەرم گرتووە زیادکردنی 40,000 سیارە پێویستم بە 6,000 کرێکارێک تەعینیکەم لە مەنگەوە بۆ ئەوە. ئەم نەوعە لە تەعینکردن پێشووتر لە ڕێی کۆنتراکتە دەست جەمعیەکان و لە سویداوانە بووە. بەو شێوەیە شەریکاتێک دروستە بێ مان پاوەر کە تایە تۆ کرێ بە کرێکارەگری بە کری تۆوە بەدبەختێکە. یعنی من بێکارم ئەچم لای ئەوان خۆمە نووسم 6 مانگ ئیشم پێیەکە، بەڵام شەریکەی سیارە دروستکردنەکە پێویستی بەوە نیە من مەسئولیەتی ئیستیخدامی من بگرێتە خۆی. من هاتووم ئەم خزمەتەم لە شەریکەی ئیشتر کڕیوە کە ئەو پارەیاتێ. ئەمانە بەشە لە ئاڵوگۆڕی گەورن کە بازار پێچی هێنێ کە نقابات بەم کلاسیکی خۆی لە ڕێشەوەی ڕێخستنی کۆنی خۆیە سەرنجێژەیە چیە کە بەڕاستی من هێشتا خۆشم دقیق نەچوومەتە ناویەوە کە بزانم تەحەدیاتن. ئەمانە پێڵێن و تەحەدیاتانێکە کە ڕوبەڕووی زوتنەوەی سەردیکایە بێتەوە. جا ئایا نیولیبرالیزم لەباری سیاسی و لە پشتێتی کە لەباری قانونیە و زەختیەوەکە کە ئەبێ مەسەلەن ئێستا تۆ سێرێن بەدبەختیەکە. ئەمە نمونێکی زۆر سەیرە کە نقابات ئەمڕۆ ڕوبەڕوویە بێتەوە. لە 2001 بوو لەباری زەمەنەوە بیرم نییە کەیسێکی کە پێڵەن کەیسی لاڤال. لەڤال شەریکەیەکی بینایە، شەریکەیەکی بینای لاتیڤیە لەو بەر سویدەوەیە. عقدی نۆژەنکردنەوەی مەکتەبێکیان لە نیشۆپین شارێکی سویدێ بۆ دەرەچێ. عقدەکەوەیەکەیەوە مەکتەبێکتان هەیە و نۆژەنیکەنە و بەچەند بۆ 1 ملیۆن. کابرا شەریکەی لەڤال عقدی کۆنتراکتی دەستە جەمعی لەگەڵ نقابەی کرێکارانی بینای لاتیڤیایە هەیە. ئێتە سوید ئێوە ئیشکە عقدەکەی بردوێتەوە یەکێتی کرێکارانی بینای سوید ئەڵێن نەخێر تۆ هاتوویتە سویدەوە ئەبێ عقدی کۆنتراکتی یەکێتی کرێکارانی سویدت هەبێ. تێگەی چونکە کرێکارانی بینای سوید کریان بەرزترە. کرێکارانی لاتیڤیا ئەگەر کۆنتراکتیشیان هەیە بەڵام کەمترە. تۆیە کە لە وڵاتیشترەوەی لە وڵاتی منە ئیشەکەی ئەگەر من ڕێبم تۆی کرێی کەم بی بە کرێکارانی خۆت ئەو کاتا خەڵکانێکی تری خاوەنکاریش پێیان ئالە وڵات خۆ بۆ ئێمە جواب باشە ئێمەش بە پێی ئەو عقدە ئیشەکەی لەبەرەوە بۆ بە تەحەدیاتێکی گەورە بەوەی کە ناڕێکیەک لە بینی کرێ لە 2 وڵاتە هەیە زووتنەوەی شیکەکاری بەهێز کە کۆنتراکتێکی دەستە جەمعی بەهێزی کرێ هەیە بۆ کرێکارانی خۆی لە بەرامبەر خاوەنکارێکە کە کۆنتراکتی لەگەڵ یەکێتیی کرێکاری وڵاتی خۆیە کە ئاسی کرێ کەمترە بوو بە شەڕێکی گەورە کە سوید لەکاوتی کرد. یەکێتی کرێکارانی سوید لە سەراسەری نقابەکانەوە بایکۆتی شەریکەکان کرد و کەیسەکە چۆ محکەمەی ئەوروپایی عمل معنی محکەمەت عمل ئەوروپی لەوێ کۆنکوشی کرد یعنی دۆڕانی هین شەریکەکە هەر ئیفلاسی کرد. بەڵام لەباری سیاسی و زوتنەوەی کرێکاری سوید دۆڕانی چونکە ئەمە تەحەدیەکە 2 ڕۆژی تر شەریکەیەکی تری هەندی هێت و لێرە داهێنێت و عقدیشی کەمترە لە عقدی ئەوێ. ئەمانە نییە بازار و گلۆبالیزیشنی بازارکارێکی وای کردو کە تۆ لە ئاستی لۆکاڵە ناتوانی بازار بەو شێوازە ڕێکخەی و ئەمەیە کەوتم تەحەدیاتێکە بزوتنەوەی کرێکاری سوید لە ئاستی زوتنەوە سەندیکایەکە هەیەتی ئەوەیە زەعیبوونی چەپ سۆسیال دیموکراتی و چەپی گشتی لە ئاستی سیاسیە زەعیفە کە ئەمە دەرفەتێکی گەورەی سەرکەوتن بۆ باڵی نیولیبرالیزم و باڵە جۆراجۆرەکانی ڕاستەیە کە لە موقعەتێکی لە خوارەوەترا بن. 2 گلۆبالیزیشن کارێکی کردو کە بازار هین نییە بازار ئیتر بازار کارێکی داخلی وڵاتەکەی خۆت نییە کاکە لە کەناڵی سوێز کەشتێک لە ماوەی 2 هەفتە لەمە پێشە با تۆزێ بردبووی دنیا کەوتە سەر جێژە بوو ڤۆ خەریک بووی فلاسێ کرد سەر جێژە چی وڵا بۆ تۆزێ با بردبوی بۆ کەناڵی سویز لەولاوە ڕاگیرا بوو. ئەمە
ئەم کەشتیە بە سەقی نیشان پێ کە بازار ئەمڕۆ چۆنە دوو گۆڕینی جیلەکان، یعنی ئێمە جیلێکمانێ سێ سەدەیە لە ژێر فشارێکی گەورەی نیورۆلیبرالیزمایە کە وای کردووە بەو ئینتیما کۆنەی جاران و جیلی کۆنەوە چاو بە لە نقابات و هیناڕ، یعنی زۆر گەنجێکی مناڵەکەی من پێی بڵێ ئەم وڵاتە سەندیکا کرێکارەکان دروستی کردو هەریا بەردەمە ئەزانمە بەسم چۆنە مەسمێ ئاگایان لەم مێژوە نییە، یعنی ئێمە ئەم ساڵ خەریکە ئاخر پیرەمێردێکە لە ئاوشویش ڕزگاری بۆ ئەمرێ ئەم پیرەمێردانە لە سەراسەری دنیا مەکتەبەکانی دنیا گەڕاون کە بابەجان ڕۆژگارێ نازیزم هاو ئێمە لە کوورە و قەتڵە عامەکانە سووتان هیچ دەبێ مناڵەوەرتکەی چل مەکتەبێ بەس 200 کەسە دانیشتن دڵیان پڕە بوو لە خەفەت و 100 فیا لە نازیزمە کرد. ئێستا ئەم جیلە تازەیە جیلێکە کە ناتوانم لەبارەی اخلاقیەوە بڵێم کەمتر ئاستی نقابی هێنا، وەزئی بازاڕی کاریان زۆر خراپە. نازانین چۆنە بەکرد من ماوەیەکە باو تەرجمەی ئەزمونەی خۆم باسکەم لەگەڵ نیقابات و شتی وایە. تەمان یەکێ لە ئەزمونە زۆر خراپەکانم لەگەڵ نیقابەی مۆزەفینی خۆمان نابوو، من وەکو مۆزەفێک و فەرمەنبەرێکی حکومی لەگەڵ نیقابەی مۆزەفی نابوو. یەکێک لە ئەزمونە زۆر خراپەکانم وەتا لە کۆبوونەوەی یەکەمیانە کە چوومەوانەوەکو کەسێک لە نوێنەرێک بە حساب ئەزمون وەربگرم و دەورە وەرگرمەوەهانە بۆ معلوم بۆمانە هەر بین نابن. پرسیارێکیان کردوتیان چەند کە ساڵانە بۆی هەیە یاخود ئایا ساڵانە زیادکردنی کرێ ئەبێ مافێک بێ بۆ هەموو کەس و ئەوانەی کەوا قایلن بەم هینە کە ئەبێ بۆ هەموو کەس کرێ زیاد کرێ بچنە ئەولا، ئەوانەی کەوا قایل نین بەم مۆزوعە کە بۆ هەموو کەس زیاد بکرێ بچنە ئەولا. یعنی ئەمە لەناو کۆبوونەوەیان ئێمە کادری نیقابین و ئەوانە ئەم پرسیاریان لێ کردوین چەند کەستان پێی خۆشە کرێ بۆ هەموو کارگەران زیاد بێ، ئایا زیادکردنی کارگەران بێ پەیوەست بێ بە کاریانەوە یاخود بەوەی کە هەر مافێکە هین بێتوانە. ئەلەم لەم سەر کە ئەوەی کە قوبوڵێتی کە بێ کری کارگەران و کری مۆزەفەکان هەموو ساڵێک زیاد بکرێتەوەمانە من بووم و ژنێک بوو پیاەک بوو تااقەتی دەبوو هەستێ 3 نەفەرماینەوە 7 کەس لەو بەر بوو باشە 7 کەس لەو بەرەوە ڕاوەستا بۆ ئەمانە داکۆچی لەوە کرد کە نابێت کری هەموو فەرمانبەران وەکو یەک بەرز بێتەوە لە حاڵێکا تۆ زانی مەسەرەن کرێخانوو هەموو ساڵێک 2 پۆینت شتێک بەرز دەبێتەوە تازا خۆم هەموو ساڵێک 1 پۆینت شتێک هەیە. دواتر من قسەم کرد لە ئینەکانەوەتم من هیچ منطقێک لەمەیان نابینەوە، یعنی ئێوە کە لێرە دانیشتون نازانن شتێک هەیە لە وڵاتە ناوی تەزەخومی نەقدیە نازانن کە هین بەرز دەبێتەوە. بەرحەڵ لەسەرەوە نەچم. دواتر ڕادیکالترین و پێشکەوتوترین ڕێکخراوەکان یعنی لە ڕووی فکری و ئەوانەوە سندیکالیستەکانن لە وڵاتەیە من بەشدار بووم لەگەڵیانە و فکرەی ئەوەم هەبوو لە ناوچەیەکە کە من تایە ئەژیم ئێمە ڕێکخراوێکی کارگەری مەحەلی دروستکەین لەم شوێنی خۆمانە. فکرەکەشم بەب جۆرە بوو کە من و پێم وا بوو کە بۆ نمونە کارگەرێکە لێرە ئەژی لەوانەیە بڕوات هەر مانگەی لە شوێنێکی شکا لەم گەڕەکەی ئەمە گەڕەکی هوسبی تەمان نێچێکە لە گەڕەک قەڵەباڵەکان یا قاڵەباڵەخترین ڕاستیە گەڕەکی سویدە پڕە لە ئەوەی پێڵەن سەرڕەش لە باگراوندی موسڵمانیەوە بەشێکی زۆری بە عەرەبی قساکە بەشێکی زۆری کوردیە فارسیە ئەمانە تێکەڵنەوەوانە سۆمالی تایە ئەریتیری تایە. بەرحاڵ ئەمانە لێرە ژیانیان ئاوایە، یعنی ئەمڕۆ لەوانەیە لە شوێنێکە ئیش بکات مەسەلەن کاری نەقڵ و بڵێن هێنان و بردن و حەماڵی ئەوانە بکەوە پێوتری حەماڵی مانگیی ترە بێ بە کرێکاری چێشخانە دوای ئەوە بێ بە کرێکاری کڕین و فرۆشتن دوایەوە ئەڕواچێ لە مەکتەبێکە مەسەرە پاکردنەوە کاتەوەوانە ینی بە شێوازی جۆراوجۆر کارەکەنوانە بەڵام سەرنجام دێنەوە لێرە ئەخەون. من وام فکر کردەوە وتم لە جێگایەوەی مە ڕێکخراوی کارگەرانی سەرکار دروستکەین کە لە سەرکار خەڵک ڕێخا نەخێر ڕێکخراوێکی کارگەران دروستکەین لە گەڕەکە خەڵک ڕێخا. چون بۆ لای سندیکالیستەکان و لەگەڵ سندیکالیستەکانە پرۆژەیەکیان هەبوو لێوت فکرێکی ئەومانوتیان باشە با دەست پێ بکەینەوەوانە دەستمان پێکرد لە نیوەی ڕێگای وتم کاکە ستراکتوری ئێمە وانە وتم وتی ستراکتوری ئێمە ئاوایە هەر کەسێکە بێ بە ئەندامی ئەم ڕێکخراوەیە ئەبێ لەو شوێنە کە شەریکەکە تەسجیلە لەو شوێنە ببێ بە ئەندامی ئەو فەرعەمان. سیرەکەم کەسێکە لە هین ئەژی لە هوسبی ئەژی بوو بە ئەندامی ڕێکخراوەکەمان یۆن شۆپینگ تقریبان نزیکەی 2 ساعت لە هینەوە دوورە لە ستۆکۆڵمەوە دوورە لەوێ بوو بە ئەندامی ڕێکخراوەکان لەوێ. پرسیارەکەم بۆچی لەبەر شەریکەکە لەوێ تەسجیل کراوە شەریکەیەکە ئەوەی کە تۆ ناوت نامان پاوەر و ئەوانی کە خەڵگەن بەکرێوەوانە لەو شەریکەی ئیشی دەستکەوتەوە ئیشەکەی لە ستۆکۆڵمە بەڵام شەریکەکە لە شارێک ئینە 2 ساعت لێرەوە دوورە.
سەیرم کرد ئەمە کێشەیەکی زۆر گەورە سەرنجام ئێستا گەیشتون بۆ حاڵەتی کە سندیکالیزەکان ممکنە لە کۆنفرانسی داهاتووی خۆیانە لە ڕێگەی و فشارانەوەی کە کردمان و اینمان کرد ممکنە سندیکالیستەکان ستراکتوری خۆیان بگۆڕن ستراکتوری ڕێکخراوە کارگەریەکان بە کەڵکی ئەم عەسرە نایە بە کەڵکی ئەم سەردەمە نایە من پێم وتی لە وڵاتمیشە لە تەحەدیاتێک کە ڕوبەڕووی بۆتەوە هەموو سندیکای کرێکارانی لە سویدا لەزار شوێنی تریشە پرۆدوکت و یان بەرهەمی ئیندستریالیسمە قۆناغی پیشەسازیە مانیفاکتورەیەک مەجموعەی خەڵک لێرە عەقدێکی کار لێرە بەڵام ئەمڕۆ شتێکی زۆر خۆشە بۆ بژێڕم ئەمڕۆ لە بچووکترین شوێنی کارە پێم وانێ بچووکترینیان لە شوێنێکی کارێکی عادیە 6 کۆنتراکتی کار بەیەک ئاڕوە تێگەی یعنی تۆ هەم ترانسپۆرتە هەیە هەم بەلەدیاتە هەیە هەم خەدەماتە هەیە هەم ئافتاڵی ئەوانە تێکە بەکرێ دراون بە تۆ مەبەستمۆیە حالیان ئەوەی کە تۆ پێ دوایە ئەکرێ لە شوێنی کاری خۆیان ڕێکخەن لەبەرەوەی کە ئیشەکانیان لێسا ئیشەکانیان دایمی نیە تۆزێ لێرە و تۆزێ لەرەیە ئەمە هەر ئەمڕۆ کۆرۆنا تا کۆرۆنا سوپاس کۆرۆنا دەرفەتی چیانێتە کە هەر لە ڕێ نێتەوە توانین ئینسان ئەزانی کۆرۆنا لەگەڵ هەموو نەهامەتیەکیە مەسەن بازاری کاری گۆڕی ئێستا تۆ من پێویست ناکە لە بچمە سەرکار ڕاستێ بۆ منیە بچمە سەر بۆ ئەتوانم لە ماڵ ئیشی خۆم کەم بیەوەی پێویستم بێک شتە بێت سترەکچەری هەموو بازاری گۆڕی کۆرۆنا کاتێ بازاری کار ئاوا گۆڕێ کاتە شکلی ئیستیخدامەکانی کار و دایمی نیە موقەتە سەعاتکارە با بە کچی گەنجی داماوی مناڵەوردکەیە وڵاتە دانیشە چاوەڕێکە لە خستەخانەیەکی ئەهلی شعبی و تەلەفۆنی بۆ بکەن سەعات 4 بۆ 6 وەرە ڕۆژی یەکشەمە ئیشکە کرەکارمانە عنی داما و دانیشتووە هەموو ژیانی بۆ بۆی کە تەلەفۆنی مێسجەکەی ببیانەیە ئێتۆ ئەمە چۆن ڕێگەخەی بەبستێ خودی ئەو ئاڵۆگۆڕی کۆرۆنا دروستی کردووە سترەکچەرێکی گەورەتر تایاتێک کە زۆر ئاسان لە ڕێنێتەوە نییە ڕێکی خەیت و پێویستت بەوە نییە کە کۆی کەیتەوە ئاژیتاسۆنی کرێکاری و شوورای کرێکاری و 100 کەس لە ماڵەکە کۆکرد هەمووی سکایپە دانیشە لە ڕێ سکایپەوە سەعاتەوە توانی کۆ بینەوە دەربیستەرەکانتان چۆنە ئەلای مەسم چۆنە مەبەستمەوەیە دنیای دیجیتاڵی ئەمڕۆ کارێکی کردووەکە کە هینە باشتێکی خۆشە بۆ جەرمەوە ئەمانەمە بۆ من بۆکو نمونە هەدەفمەندانەی هێن بۆ بۆی کە خەڵکێکە لە کوردستانەگە چای بەم ڤیددیۆیاکە بزانێکە ئاستی گەشەکردنی کۆمونیکیشن و ئەمانە لەم بوارانەیە چۆنە چکە بەڕاستی ئەم شتێک کە من و تۆ قسەی لەسەرەکەین حەزەکەم لە شوێنەکەم گەڕێنەوە سەری کە من ئەمێ بڵێم کار ڕێخستنی کار لە مجتەمەعی کوردیە ئەسڵەن قسەی لەسەر نییە یعنی کار و کاردانەوە لەسەر بازاری کار و چۆنەتر ڕێخستنی بەبوونی عەزابی شوعیتەوە کۆمونیزمی کارگەریتەوە چەپتەوە یەک شوێنی جەدەل نییە من بۆ ئەو قسەی ئەوەستم ینی تا ئێستا شعاراتێکی سیاسی تەردان و ڕەنانە قسە لەسەرەوە نییە کە ئەم بازاری کارەکەتیایە کابرایەک بە پاچێکەوە لە بینی دووجادەکەی گوڵەکانە ئەوەستێ و سارێگەوە سەر ڕایەگری ئەم شوێنەش ئەم هێز و فرۆشتن و کڕینە نەخراوەتە سەرەوەی کە لە بازاری کارە چۆن لێکدانەوە با پێم وەستەر نمونونەکە هیوادارە ئەمەم لە سوچێکی تریم قسە و باسییان بگەڕێنەوە سەری ئەویژەوەیە لێرە مشکلێکی گەوری بەدەستێنانی کەفاەیەکە کام ئەشی ئاخوێنێت ئەشی دکتۆریە قۆرەوەنی ئاوا بکەی دیگەی مشکلەکە زۆرە لێرە لە سوی لەزانی چیا کرد خەدەماتی سەحی سوید هەچی ئەشیعەیەکە لە خستخانەی کە ئەجیرێت ئەچێتە مرکزی ئەشیعی شارێکی وەکو یوتوبریەوە هەموویان نێرێ بۆ هەندستان دیجیتاڵەچێ بۆ هەندستان لەوێ 100 دکتۆر دانیشتون لە دەلهی لە نیودەلهی لە کەلکوتا نازام لەکوێ دێدلاینە هەیە تۆ بۆ تێ ئەمەشیعی ئەمڕۆ وەرگتۆ لە مۆنگەی وەنگا بڕێتەوە تۆ وەزیفەیەدا لە دکتۆرێکی هندیە کڕی تێگەی بەشێکیشیان ئەکرێ تێگەی ئەمە چۆن ڕێگەخرێ ئەمە چێ ڕێکێکا تۆ ڕێکێخەیت یەکێتی ئەزای مەوسم چۆنە ئەمانە بەسائلی تازە و تەحەدیاتی گەورن کە بازاڕێکات بۆ ئێمە ژوایە کاکە ئاسیاسیێلی کە لە کوردستانە هەیە مهندسی سنی هەیە خەڵکی هەیە لە لەندەن دانیشتۆ ئیشەکات ئێمە نەوعێ لەم کاری گلۆبالیزیشن و تێکەڵبوونەی بازار لە کوردستانە لە هەندێک بوارە هاتۆتە ناوە بەڵام کاردانەوەی لەسەر نیە نازانم قتاعی تایبەتی ئێمە هەرجێکی باس نییە ئەوەی کەڵێن بازار ئازادە بە فعلی ئازادە تا ئاسی بەرەڵایی ئازادبوونی بازار بێبوونی یاسا و ڕێخستن و ئۆرگانایزکردنی ئەوە نییە کوردستان وەکو تۆڵێیتوانە هەم بازارێکی ئازادی هەموو شتێکە خراپترین باشترین بازاریشە بۆ خراپترین کاڵا لەلایەکی ترەوە ئەو
کەڵچەرە ئەو هینە ئەو تێگەیشتنە لەسەر تەنزیمکردنی کار ڕێخستنی کار و ڕێخستنی چینی کارگەر بەو جۆرەی کە پێویستە ڕێک بخرێتەوە ئەوانە بەڕاستی مشکلەی کەس نەبووە من وای ئەبینم کە زۆر کە مشکلی خەڵکانێکی ئین بووە ئەنی باسم لەوە نییە کەوا شیعارا دەڵێتەوە ئەوانە مەسەنە کەسێک کە لەسەر جوڵانەوەی کارگەری کوردستان فوکوس ناکە ورد نابێتەوە کێشەکانی نابینێ و قسێک مەسەلەن جوڵانەوەی کارگەری دنیا بەدەست جوڵانەوەی ئیتیحادیەوە بەدەست کێشەکانی خۆیەوە داماوە خەریکە هێز لە دەستەدا تۆ دووبارە لە کوردستان لە فکری ئەوەیە کە چۆنچۆنی ڕێکخراوە ئیتیحادی کارگەری دروستکەی بۆ مۆدێلی کە لە ئەوروپایە بۆ ئەوان و پێ وایە ئەمە ئەچێتە پێشەوە نیشانەیەوەی بەڕاستی ناتەوێت کارەکە بکە یعنی ئەزانی چۆنە شتەکە شعارە بۆ تۆ زۆرتر مەسەلەیەکە کە تۆ پێت خۆشە خۆتی پێ بناسیێنی ئەگەر نا باسەکە لەسەرەوە بێ کە تۆ چۆنەوە ڕێکخراوەکەی کارگەری ئەبێ دروستکە بێ ورد بیتەوە چی بمچینە چی ناکرێت وە چی ئەکرێ و ئەم فرسەتەی کە ئێستا هاتۆتە پێشەوە مەسەلەن لە مەجموعەیە شوێنە یعنی ئاڵوگۆڕەکان و تەحولەکانی سەرمایه‌داری هەمیشە ئاوایە بەکرد لە نەزەری منەوە یعنی هەنێک دەرگات لێدا ئەخا هەنێک فرسەتت لەدەست ئەسێنێ بەڵام هەنێک فرسەتی تریشت بۆ ئەکاتەوە چونکە تەناقوزاتەکانی کۆمەڵگەی سەرمایه‌داری خۆی ئەو جێگایە کە تۆ توانی حلولەکانی تیا بدۆزیتەوە نەک لە دەرەوەی ئەو ناکۆچیانە و ئەو کێشانەی کە ئەم ئاڵوگۆڕانە هەیەی لە دنیای سەرمایه‌داریە فرسەتت بۆ کاتەوە کە تۆ بیر بکەیتەوە کە بە چه ئاراستەیەکە کام شت بەکاربێنی بۆ حەلکردنەوەوانە بەخشە من قسە دەکرد لەسەر هین لەسەر وەزعی تەحەدیاتەکانی تری جوڵانەوەی کارگەری سوید و ئەوانە شەمەیان پرسیارە بکەمانە کێشەی یعنی یەکێک لە تەحەداکانی بەڕاستی جوڵانەوەی کارگەری لە سوید و لە ئەوروپایەوانە کارگەری ئەجنبی نییە کارگەری لە دەرەوە هاتوو نییە لە وڵاتانی ترەوە هاتوو نییە و ئەم کێشەیەم تەحەدایە چۆنی وەڵامەدرێتەوە بەڕایتەوە یعنی پێ دوایەکی لە تەحەداکانیان چۆنەتی هێنانە ناوەوەی کرێکارانێکی لە دەرەوەی سوی لەدایک بووە دقیقاً ئەزای چۆنە بەکرد من ملاحظە یەک شتێ بکەی لەسەر ئینتیگریشن وەختێک باسی ئینتیگریشن و وەختێک باسی ئیدغامەکرێەوەوانە هەموو شتێک باس دەکرێت کەڵچەری نازانم ئیسلامی واو کەڵچەری پیاوسالاری واو کەڵچەری غەربی واو ئەمانە فێر نابن وازام چی ئەنواع و ئەشکال شت لەسەر ئینتیگرەبوونە وترێتەوەوانەکە چۆنی کولتوری ئێریان فێرکەی یاسایان فێرکەین بەرپرسیاتیە فێرکەی بەڵام هیچ کەسێک بازیەوە ناکە ئینتیگریشنی واقعی ئیدغامی واقعی ئیدغامە لەگەڵ ئەو خەباتەیە کە لەم وڵاتەیە ئەکرێ ئەم وڵاتە شەڕی تایە ئەم وڵاتە شەڕی لە بینی دوو چیناتایە چینی کارگەر و ئەوانەوە چینی بۆژوازی و ڤالنبێری و ملیاردێرەکان سەرەوەتەکانیان وەکو ڕۆکێتە چێ بە ئاسمانە و سەرەکەی و ئەمانە شەڕی بەردەوامی تایە ئەوانە ئەمە ئەگەر ئیدغام نەبین لێرەیە ئێمە ئیدغام نەبووی شەماڵ منەوە تو سێ هاتوومەتە سوید صدفة كوت مثلا بقطاعك اصلا ناشن زاني هي كوت مثلا كشتي كوت مثلا باخير كوت مثلا كشتاني بين المانيا وسويدا يشكا ايه شي تاع الرشيخه يشتيك ركاراني دريايا بهسترين وراديكالترين وثوريترين نقابات السويد تا او زمني 2000 بالي ايه لويه تناتواني اندام نبي يعني حق قاف خسر كشتي بشقه باندام بي بشقه زاني يعني شي شوكا كشتي لبحرها تو لبحر كابرا لبرازيل داو بزين الشقه كتلا بكات خورو تشو هناكم واي يعني تو بو بشر اللي قال كابتني كشتيك لا جنوب افريقيا هرك قشت نزيكترين بدل فريتات درو اي تو دائما نقابه نبي هر تياشويت واي ليره همون نقابات لشوني كارك ايشكي ابي باندام بس مشكله كوي اي ممانانك لولاتانك وهاتين تجربه من لقال كاري سنديكايانيه هیچی لە نازانین ڕاست تێگەی یعنی بەشێکی گەورەکەەوە نییە کە سوید کاری نەکردوە جلە ڕاستەوێ ئەلە قسەیە بۆ دزیشکەی زۆر ئەکتیڤن نەقدێکە لە سندیکاکانی سوید هەیە زەمانێکە من تایە کارابوومەوە بوو نقاباتی سوید ئەمە بەشێ لە تەحەدیاتێکی گشتی کرێکاری باسەکەین بەڵام وەکو بەشێ لە ئینستیتوت و مؤسساتێکی ترکە لە وڵاتە هەر ڕاسیزمی هەیە نقابات چاوزەردە گەورەترین سیمبۆلێک بۆ ئەوەی کە ئەم نقاباتانە هێشتا نقاباتێکی سەرزەردە هێشتێکە خۆی لە وێنەیەکی کولتوری سویدی ئەوروپی نەجارناوە لە ناو ژووری گەورەترین کۆبوونەوەکانی یەکێتی سەراسەری کرێکارانی سویدا تابلۆیەکی زۆر گەورە هەیە تابلۆیەکە عینەن تابلۆکانی شۆڕشی ئۆکتۆبەر کەسێک بە چەکشێکەوە وەستاوە کەسێک بە داسێکەوە وەستاوە کەسێک بە جلی
میتاڵە وەستاوە و مەجموعەی پیاوی قژزەر تەماشای ئاینداکەن و ژنێکیشیان لە دۆیەکە مناڵێکی باشەوەیە. ئەم وێنەیە نییە، ئەم وێنەیە زۆر کۆنە وێنەکە ساڵانی بدایەت 1970ەکان چێشراوە، بەڵام نیشانی ئەوەیە کە لە ئیدارە و ڕابەرایەتی یەکێتی سەراسەری کرێکارانی سویدا کێ لە پێشە ئاکرێکارێکی چاوشێنی چاوزەرد پیاو ژنیش لە دواترەوەیە لە کاتێکا لە سانەوە پێنج یەکێتی کرێکارانی بەلەدیە ژنە شەڕەشی تیا ئایا بازاری کار وایە نا بازاری کار ئەم ڕۆگە لە هەر شوێنێکی بازاری کارە ڕسم گری لە ناو 12 کەسە ڕەنگە چواری سەرڕەش بێت. ئەمانە تەحەدیاتێکی ترن کە نقابە ڕوبەڕوویەتی وردە و دەدەسەخاتە سەری خۆی ڕزگار کردو لەو ڕەگ و پیسە نازی ڕاسیزمێ چکە یەک شتێکەیە نەوعی لە تەقەدوسیش لە دەوری کرێکار و یەکێتی کرێکاری ئەمانە دروست بوو. من کە لە کوردستانەوە هاتم و ڕەفیقەکانمان لە ناوەنامەی شانایەتی بیگەێنە دەستی یەکێتی کرێکارەکانی سوید و تەزانێ بێ بۆ مەکە بابە یەکێتی کرێکاری لێرە هەزار وێک مشکلەی گەورەی هەیە ڕاسیزمێکی گەورەی تایە کە هەر هینە بۆ ناکە بەزاقی وا قسە نەکە بەڵاست بەوە بۆ نییە بەس مەوسمی ئەمیش دەرگیری مەجموعەیە کۆمەڵ و پرسیاری تایبەتی خۆیەتی. ئێستا زۆر باشن بۆیە کە خەڵک بگرن یارمەتی بن کۆشی بنێ بەس ئارەزوو جۆرا جۆرەکان لای ئێمە کەمە. مەسەن من هەر نقابەم نەبووە لە وڵاتێکی بنەوە هاتون بە زۆرێکی لەوانەی لە ئەوروپای شەرقیەوە هاتون تەجروبەیەکیان لەگەڵ کۆمونیزمی رووسیایە کە نقابە بوون شەق بووە. ئەمانە مەسائلێکی ترن کە نقابە مدریکە پێی بەڵام ئەوەی کە موقعەتی کەسانێکی کرێکاری ئەجنەبی لە ناو ئۆرگانە گەورەکانی دەسەڵاتی ناوێکێتەکانە ئەمە پرسیارە. یعنی تۆ کرێکارانی کۆموناڵ لە ساعت سی نازام چەند پرسەتی سەرڕەشە باشە چەندێکیان ڕابەرایەتی گەوریانە چەندێکیان پۆستی گەوریانێ ئەمانەی کە ئیتر هەرمەم کە بە ئەندام بم خەر ئاسێکی ڕابەرایەتی توانێت قرارم هەبێت لە ڕووی بیرۆکراتەکەی خۆیەوە لێی گەڕێ نازانم بچێتە سەری شەوە نازانم چەندێک سوودێ بێتەوەوانە زۆرترەوە تەقسیمکردنی مواقع قیادیەکان بە پێی ئێتنیکوانە بۆ خۆشیەوە مەسەلەیەکە و جێگی پرسیارە. بەڵام من یەک شت کە سەرنجی ڕاکێشاوم بەکرد لەو ڕۆژەوەی هاتووم بۆ یاری من خۆم یەکێ لەو کارانەی کە لە سویدا کردومە سامهێز کۆمونیکاتۆرە نازانم تۆ ئاگاداری تێ لە بابەتەیان یان چییە ئەوانەی کە دێن بۆ تازە بۆ سوید پەنابەرن یاخود بە حیمایە هاتون و لێرە ئیقامە وەرەگرن ئەبێ بچنە ناو کۆشێکە وەختێکە لە ناو ئیدارەی کارە ناوی خۆیان نووسن سەرەتا بۆی کەوا ئیمکانات و پارەیان هەبێ یەکێک لەو کۆشانەی کە یەکێک لەو کۆرسانەی کە هینە کە بڵین ئیجباریە ئەوەیە سەبارەت بە کۆمەلگای سویدیە بێ فێر بن ئەبێ فێر بن سەبارەت بە کۆمەلگای سویدی چۆن و چۆنیەوانە بە تایبەتی وەجبەیە کە لە سووریاوە هاتنەوەوانە خەڵکانێکی زۆر عەرەب زمان کە تۆزێک سویدیەکان باش بۆمانم کاریان دەستکەوت یەکێک لەوانە من بووم لەناو ئەم هینەیە ئەم بڵین کۆرسەیە هەموو شتێک باس کراوە تاریخی سوید جوغرافیای سوید بازاری کاری سوید مەسەلەن یاساکانی سوید مافی مناڵان مافی ژنان خێزان چۆن تەرتیبەکەی خوێندن لە سویدا چۆنە ئەی تقریبان شتێکیان نێش بۆ مەجا طبعاً معلوماتی هین سەحە تەندروستی دایری زەریبە چۆن کارەکە چۆنە بە زەریبە بێت چۆنە. من 2 ساڵ و شتێک لەوێ بووم تقریبان کارم کرد لە 2013 بدایەتی 2013 تا ناوەڕاستی 2015 2 ساڵ و نی لەوێ کارم کرد بە بەردەوامی هەموو کۆبوونەوەی کە پێمانەکراوەمانە داوامە کرد لە خاوەنکارەکەمان کە خاوەنکارەکەمان سەر بە ABF بوو. ABF ئەزانی کە ئیدارەی سەقافەی عومالیە بابانە وای ناوبرێن وەنیە پرۆژەیەکی دروست کرد بۆ ئەم پرۆژەی هاتبوو ئەو کارەیە کرد من زمنی ئەو کۆنتراکتەرانی کە ئەم کاراکەنەوەوانە ئەم شەریکەیە بوو من لەگەڵ شەریکەیە کارمە کرد لەگەڵ مەسئولەکەمە بەرپرسەکەمە هەموو کۆبوونەوەیەک کە لە هینەکرا لە بینایی سەقافەی عومالیە کرا شوێنی بڵێن کۆمپانیا ئەسڵەکە لەوێ دانیشتمەوانە هەموو کۆبوونەوەیەک پێمەوتن ئەموت با کەسێک لە LOەوە بێت بۆ ئەم کەسانە کە لە 1995 بن بە کارگەر لە سویدا باسی یاسای کار بکە 2 ساڵ و نیوی ڕێک هەروتی باشە لە دایرەی تەقاعدەوە هێنان لە دایرە زەریبەوە هێنان لە خەستەخانەوە هێنان لە هەرچی دەوائیرەکانی تر ئاهات لە ناو کۆشەکانی ئێمە قسەیە کرد و سمینارێک کردوانە ئێستا و ئەو ساش باسی مافی کارگەران نەکە یعنی شاردنەوەی مافەکان لە کارگەرانی ئەجنەبی مەسەلەیەکی دەستی ئەنقەستە و مەسەلەیەک نییە کە لە خۆ هات بێتەوەوانە و ئەساسەن کێشەکەش لەوەیە یعنی کارگەریی ئەجنەبی تووشی
مشکلا بێ لەگەڵ خاوەنکارەکەیان جازانێ نیقابە چەندێ مهمە لێرە ئەچێ بۆ نیقابە پێڵن ها خۆ تۆ 3 مانگ پێشترە بۆە باتی تایاندا بوویتە هیچمان پێ ناکرێ بۆت یعنی ئەساسەن لە هیچ کێشەیەکی دیاریکراوە کە کارگەری ئەجنەبی تووشێ بێتەوەوانە نیقابە لە پشتی خۆی نابینێکە بە نەزەری بنەمە کێشەیەکی گەورەیە و ڕێگریکی گەورەش لە بەردەمی ئیدغامی کارگەرانی لە دەرەوە هاتوو بۆ ناو جوڵانەوەی کارگەری سویدا هەیە چی من وەکو نمونەیەکی هێنیتەوە ئیشکالەتێکی زۆر هەیە ئەکرێ خۆیان وەکو بەرپرسیارانی نقابی بتوانن وەڵامی پێبنەوە بەڵام مشکلەیەکەوەیە کە وەکوتم خودی مۆدێلەکە کە لێرە دروست کراوە تەرەفەکانی ناو بازار یەکێتیەکانی سەردیکای خاوەنکاران و ئەوان کێشە حەلەکەن وەکو مۆدلی بەریتانی نییە مۆدلی بەریتانی مۆدلی مەحاکمە تۆ گەر ئشکالێکە لەگەڵ خاوەنکارێکە بۆ دروست بوو محکەمە ئەتوانێت دیفاعلەکە لێرەوانە لێرە ئەندام نەبی محکەمەش لێو ناپرسێتەوە ناشتوانێت بچی لە محکەمە چیتە محکەمە پارەی تێچووی دۆڕانی کەیسەکە و ملیۆنەها کرۆنە تێگەی ئەمە خاڵێکی گرنگە تەحدیانەی شێتی سەردیکارەکانی سوید لە دەستیە ئەوەیەکە ئەم کۆنتراکتە دەستە جەمعیانە کۆنتراکتی دەستە جەمعیە لە سەراسی کۆلەکتیڤ بنیانراوە وەکتاک تۆکتاک نییە لە شوێنێکە کە دنیای ئیندیڤیدوالیسم و تاکگەرایی گەورە بووە لە شوێنێکە کە تاکەکانی مافەکانی تاک ئەو نیە مەرحەلەی قۆناغی مافە ئینسانیەکانی تاک گەورە بووتەوە هاتۆتە پێشەوە تۆ وەک تاچی کارگەر شوێنێکت لە مۆدێلی ڕێخستنی بازاڕی کاری سویدا نییە کە ئەمەیە سیستەمی لێگالیزیشن بهێنێتە ناوەکە پۆزیتیڤ و نێگەتیڤی هەیە لەلایەکەوە تۆ وەک کۆلەکتیڤێ بەهێزی زەعیفی ئاڵۆگۆڕێکی بەسەرا هێنێ ئەو بەرت زەعیفەکە و ئەم بەرت زین چۆنە یعنی دنیا ئاوا ڕەفوسپینە ئینسان بڵێ بۆ ئەمەیان و بڵێ بۆ ئەویان ئەبێ ئینسان ئەوەنگە چاوکراوە بێ کە بزانێ لەکردنەوە و دەستپێک ئاڵۆگۆڕ پێکێنان لەم سیستەمی ڕێخستنی بازاڕی کارانەیە لە سەراسەری ئەوروپایە کامێ باش ئێستا مەسەلەن هەیە لە ئەمریکا لە بڕوا بکە لەو ئەمریکایە تووشی کێشەیەبی لە محکەمەیە خاوەنکار دۆڕانی ملیۆنەها دۆلار وەرەگری ڕێکی باش بێ وە بیتاقەیەکە بۆ دەرچووە بەس لێرەوانە لێرە ئاشکرێ شتێ وەرگری بەڵام نقابە متحدیسی تۆیە نەک خۆت ینی خۆت تاگەنیت جا ئەمانە مەسایلی جدی مهمە نیسانەکرێت ورتر لە سەریان کار وەکو داوای مەدەنی داوای مەدەنی ئەتوانی لەسەر خاوەنکار داوا تەزجیک ئەگەر معاشەکە لە ژێر 22,000ەوە بێ مەصرفی زۆریشی نایە 900 کرۆنەدەی بە محکەمە هینەکە ئێمە تەقریبا تەجاروبێکە کە ئێمە ڕۆژانە خەریکی وەریەگرینوانە ینی بەعزێک مەجالاتی تایە بەعزێک جێگای تایە کە زۆر پێویستت بە سندیکا و نیقابە و شتانەش نییە ئەمە ینی مەسایلێکی ترن بەرحاڵ من لایەزال پێم وایە کارگەرانی لە دەرەوە هاتوو تەحەدایەکی زۆر گەورن بۆ جوڵانەوەی کارگەری لە وڵاتەیە هەمیشە ئەوەی کە پیانەوترا مانگرتن شتێن و ئەوانە و وەکو جنێو بەکارەبرا لە سویداوەمەنە زۆر ئاسان مانگرتن شتێن نەتوانی ئێستا تۆ تەوریینی کە ئیستیرادی کەی بیان هێنی ینی ئەم کێشانەکە لەسەر قانونەکانی پەناهەندەی و ئەمانە دروست دەکرێتەوە ئەوانە زۆرتر بۆ کردنەوەی بازاڕە بۆ هێنانی کارگەر بە عەقدی عەمەل بۆی کەوا وەکو کۆیلەیەک لە یەکەم ڕۆژەوە بێنی استیغلالی کەیتوانێت هیچ مافێکی نەبێ هیچ پشتیوانێکی نەبێ هیچ سۆشیالێکی نەبێ هیچ جێگەیەکی نەبێ پەنای بۆ بێتەوە ئەوانە عەقدەکەی تەواو بێ بە وڵاتەکە بەجێ بێڵێ بڕوا بە جۆرێک ئەمانە بۆ خۆی تەحەدایەتی گەورن لە وڵاتی ئێمەیە و من پێم وابێت چەندێک ئێمە زۆرتر ئەچینە پێشەوە لەگەڵەوەیە باسەکری ئەڵێ کۆرۆنا گلۆبالیزیشنی بەرەو دواوە بردەوە نازانم ئەمینەی ترامپیزم و ئەمانە هاتۆ گلۆبالیزیشن بەڵام بە حەقەت گلۆبالیزیشن لەو جێگایە کە قسە لەسەر ئینتیقالی هێزی کارێکە کە ئەتوانێ هەرزان ئینتیقالکە ئەوانە کۆتایی پێناومە تەحەدایەکی گەورەی جوڵانەوەی کارگەری ئێمەیە کە بە بڕای من ئێمە لە سەرەتای باسکردنیان ئێمە وەکو هین لە سویدا ینی من بۆ خۆم ئەوەنەی کە متابعی ئەم قەزیەم کردووە زۆر هەستەکەم کەم تەرخەمیەکەیە لەلایەن حتا نووسەرانی مثلا یۆران گرایدەر زۆر لەسەر بازاری کار و مەسائلی کاروانە قسەی کردوینی کردووە بەڵام کەمتر هاتوە سەر ئەم خاڵە لەم خاڵە دیقەت بکە کامە چی کێشەیەکی گەورە بۆ هین دروست کارێکی گەورەی جوانی خوورنالیستێکەیە کە حالە ناوەکەیم لە بەردەستانەیە جێی ڕێزە لەسەر ئەو نەوع لە هێزی کاری شەکاکە هەم پاپەشلێسی پێڵندێ کاغاز کە ئیقامەی نییە هەمیش بەشێکی لەو هێزی کارە تەنیایی کە ڕۆژە لێرێ و ڕۆژێشتر لەوێکە من ئەکرێ لە دەرفەتی شترا بگەڕێمەوە سەری
بەش هینیکشە ئەکەوێتە سەرەوەی تۆ چیە بینیت یعنی مەسەلەن من کاسمو بۆ کوردستان ئەوەی کە داخم لە دڵمان دروستەکە وڵاتێکە نابەرابەری زۆری تیا بەڵام دیقەتی لە بینی ئەو جەزرە وەسەتیانی سەرجادەکانە سەدەهان کرێکاری عەرەب و کورد و خەڵکی کوردستانی ئێران وەستان و چی قسەکەری ئەمانەیە چێ دەری حاڵێمان ناباتە پێش ئەزای مەسم چۆنە بەبەسمۆیە تۆ چی ئەیبینێ ئەمە مشکلەی چییە ئێتۆ گەر مشکلی چەپی وڵاتەکە نەبێ مشکلی چییە لێرە وانەیە ئەزگاری من یعنی ناتوانم بڵێم کە قطاعەکەی لە اقتصادە پێڵەن قطاعێکی غێری هین informal sector informal قطاعێکە کە ڕەشە ناڕەسمی کارێکی غیرەوەرەقەیی پێبێ کە ئیقامەی وڵاتەکەی نییە یا ئەکرێ نا خەڵکی ئەم وڵاتەش بێ و کاری ڕەشکە قطاعی ڕەش یا informal economy کە غیرێکی قطاعێکی غیری قانونیە لە سا 20 اقتصادی هەموو وڵاتە پێگەێنە لا ئێمە زیاترە لا ئێمەمی ڕەشە ئەم قطاع نییە لەباری قانونیەوە زۆر سەیرە یعنی لەلایەکەوە پیتسەیەک لە وڵاتە بە 100 کرۆنەکە کاتە $10 ئەگەر ئەو قطاع ببڕی قطاعی ڕەشەکە ببڕی پیسەوەی بە 150 وەڕاست دقیقاً لای خۆشمان وایە لای خۆشمان ئەم قطاعانی سەرمایه‌داری مجموعەیەشتی هەیە ئەمە نمونەیەکی زۆر سێرەمێ پێ بڵێم مەسەلەن بێکاری سوسیال دیموکراتەکان و چەپی سوی شعارێکیانە بوو فول سیستم یعنی لە ساسەی کار خەڵک نەبێ بەکار بێ بەڵام لەباری عملیەوە تۆ بازاڕی کارەوەی وەرچەرخەیە ئەبێ لە ساعت 4 تا 5 بێکار هەبێ یعنی بۆی شەماڵ لە شوێنەکەی دەرکرا ئیشی نەماڵە خۆشتە و بەکرد لە ساسێ و 4 ساڵی هەفتاکان بوو ئەزانێکی آخر تەقریری 2016 بوو پێم وابێ 18 بوو شتێکی ئەوە بۆ آخر تەقریری ریکس بانکن باشە ئەڵێ بۆ ئەوەی کە ئاستی تەزەخمی سوید لە ئاستێکی تەمان تەزەخم و بەتاڵە دوو فاکتۆری دیاریکراون لە ئقتصادەکە ڕەبتێکی زۆر نزیکیان لەگەڵێکە ئەڵێ بۆی ئاستی تەزەخمی سوید لە ئاستێکی معقولە ببێنێتەوە پێویستەکە بەتاڵە لە سویدا 6.8 هەموو هێزی کار بێ هەموو 1000 کەسێکە بێ 68 کەس لە ماڵەوە بێ بێوێ کار بکە داوای کارکە و کاری دەست نەکەوێت مەبەستم چییە مەبەستمۆی ئەمانە شتێکن کە ئیتر هەم اقتصاد بە چەپ و ڕاستەوە لەگەڵ یاژی ئەوەی کە باسمان کرد خەڵکانێکی بێ ئیقامەوەمانە قطاعێکی غێری ڕسمیە بوونی هەیە دەوڵەت باش پێزانێت لە هەموو دنیای سەرمایه‌داری پێی ئاشنایە هێزێکی کاری هەرژانە هەمیشە هەڕەشەیەکە لەوێ هەیە کەسێک ئەگەر بیەوێ ئیشی لەسەرەکە من کچێکی خۆنالیستی کۆمناڵ هەیە کارێکی زۆر گەورەی کردو کتێبەکەم وەرگرتووە عالمێکی زۆر سەیرە یعنی بەڕێی من لە سویدا بژیت و ئەوە ڕووبا یعنی وەکوای لە ڕواندا بیت احتراماً بۆی کە بە خراپ ناوی ڕوادان هێنابێ بەسمۆیە بابەتێکی گرنگە وەکو پێم وتی لە کوردستانە لای ئێمە ئەمە یەکێ لە قسە گرنگەکانە بێ لەم دانیشتە بەڕێی من ئەمە لەو ساواسی مۆدێلی زوتنەوەی کرێکاری و سەندیکای سوی دەکەین ڕەبتەکەینە بۆی کە لە ئەوروپا چۆنە لێرە لەوێ سیستەمەکان چۆن بەڕێواچێت لە کوردستانە ئەمەمان نییە ئایا کوردستان پێویستی بە سەندیکا هەیە ئایا فشاری بزوتنەوە کۆمەڵایەتەکان لە ئاسی قانونیەوە کرێ کارێک بێ یعنی هەستەکەم نییە جەدەلێکی غایبە هەستەکەم یەک سێکە من بێ ئەوەی مارکسیست بم یەک شتێکە لە ئەوەی کە مارکسم پێ قبوڵە وەکو ئینسانێکی عاقڵی یەکێ لە گەورەکانی زەمەنی ڕۆشنگەریەوەیە هەرێکە لەو فەلسوفانە شتێکی فەلسەفیەگرێت و لێوە قساکە مارکسەڵێ مارکسەڵێ من بەر لەوەی خەبەرم بێتەوە یا ئینسان بەر لەوەی خەبەری بێتەوە بیر کاتەوە بچێت دەموچایە بشە و جلەکانی لەبەرکاوی بیر کاتە باشە بڕۆ چی بەرهەم بێن و چی بخۆم تێگەی ئەنی مارکس لە ژیانەوە دەست پێکە تۆ هەڵەسیت کارێکەی نانێ بەرهەمێنی شوێنێک حەویتەوە بۆی ژیان هاتۆ ئەمەی گرتۆ کردوێتە مەحوەری فکر فەلسەفە سیاست ئەمە ئیتر پێویست ناکە مارکسیزم لەمە زیاتر گەورەیەکەی ئەم بەرهەمێنانەوەی ژیانی کردوێتە مەحوەر ئەمە لە کۆمەلگای ئێمە غایبە کاکە لای ئێمە بەیەکێ بڵێ بەسەر لە کرێکار چیە لای ئێمە لای ئێمە کەڵی کرێکار ڕێک خاڵتە چی ژێپڕ دەکات بە سستەرێ بڵێ تۆ کارەکەی کارگەری بەڕەنگەم ورچی خۆی بۆ بدڕێ نەخێمە کرێکارێ چکە کرێکار لای ئێمە ڕەفتە بێتەوە بە مجموعێ داما و کەرجلی کرێکاری
بیناسازی لەبەرای و تەواو و ئایا چۆنەتی ئەم پرۆسەی هێزی کار و فرۆشتە من مەمنون بووم زۆر سوپاسگوزار بووم لە دوای 50 چەند ساڵ لە عمرم و نیوەی لە کوردستان و نیوەی لێرە شتێکم هەبووە لەوێ کە سەربەرزەم پێوە کردایە کە تەقاعودی هەبووە کاکە خۆ قطاعی خصوصی کوردستان قطاعی خصوصی کوردستان هیچ شتێکی تیانە تو هیچ شتێکی تەقاعودی نییە یعنی هیچ کەسێ نییە بێ ئاو ڕێباتەوە ئەمە ڕێکخا بەخۆش بوو نەقدەکە لە خۆشمە بەسمۆیە هێشتا ئەم شوێنە ئەوەی لە سیاسەتا جێی هەیە ئەمەی چینی کێکار و زەحمەت چێش و ئەمانە وەکو شعاراتی تەڵان و بەڕاپۆمان دروشمێتۆڕوا چی لە ئاسی عملیە ئەکرێ لە خوارەوە دوو من مەمنونم یەکێتی خاوەکارەکانی کوردستان خۆیان ڕێکخەن هیچ نەبێ بۆی بشم تەڵەبەکەم بەرمە بەردەمیان ئەجینە ئەبێ دانیشم وەکو هین وەکو فیشەکەشێتە بیگرمەیەکێتی و پارتی خەباتی جوان ناڕاتە پێشەوە دایەوە ڕاستەوێ نەوعێ لەو سیاسیکردنەی پرسیاری دیفاعکردن لە مافە مەدەنیەکان و مافەکانی ژیان و ئەمانە پێش ناکە لە وڵاتێکی ئێستا وەکو کوردستانە زۆر سیاسی بێ لە زەمەنی باسا هەموو شتێ سیاسیەکرا ئێستا تۆ داوای کریەکەی داوای تەقاعودێکی سیاسیش بێزانین چۆنە سیاسیش بێ سیاست دەبێت بە معنایەکی تر وەربگرین مشکلەی ئێمە ئەوەیە سیاست هەر تەنها لە هەر جێگەیەکا بێت نییە مەسەرەن دەوڵەتە دەوڵەت لە معادلەی لە هین دەرکە لە معادلەکە دەرکە هیچ معنایەک بۆ سیاست نامێنێت لە حاڵێکە سیاست کردەیەکە ئینسان ئەتوانێت لە گەڕەکە بەبێ بیکە یعنی دروستکردنی سندوقێکی بێکاری لە سەردەمی 1970ەکانە گەورەترین ئیقدامی سیاسی و مؤثرترین ئیقدامی سیاسی چینی کارگەر بۆ لەو عەسرەیە تەوازنی هێزی گۆڕی و سیاست ینی گۆڕینی تەوازنی هێز بەڵام تا ئەوەی ئێمە سیاست تەنها لە پەیوەند بە دەوڵەت ئێمە دەوڵەت ئەڕوخێنین یا لەگەڵی تەعاونەکەین یا چینە هەڵبژاردنەوە یا هەڵبژاردن مقاتعاکەین یا ئەم ڕژێمە لە بین بەرین و هەمویان بخینە زیندانەوە یا چۆنی نیزامەکە بگۆڕینەوەنە تا سوالە سیاسەکان تەنها ئەمانە بن سوالی ژیان نین و تا ئەوەشی کە مەسەلەن باز لە چینی کارگەرەوە بێ چینی کارگەر پێویستە ڕێکخراو بەسەیەکی ئارنجا بینی دروشم بەرز دەبێتوانە بەڵام ئەساسەن نەک وەڵام پرسیاری واقعیش تەرح ناکرێت کە ئێمە چۆن چینی کارگەر لە کوردستانە ڕێکخین بەم وەزعێتەوەی کە ئێستا هەیە بەم دۆخەی کە ئێستا هەیە چۆن ڕێکی خین منیش لەگەڵ تەوام لەبەرەوە مەراقێکی گەورەیە یەکی ئارێت پیرۆز بێ بەڵام دڵم پڕە لە گریان بڕە لە حەسرەت کە منێک کە بە جیلی دەستپێکردنی بزوتنەوەیکی چەپی علەنی لە 92 و دەستپیەکە هەڵەکشێ داکشێ ئێت و 54 ساڵ ئاوڕێک لە ڕابردۆکەتەوە ڕێکخراوەکە نییە ئەگەر پەلامار درای دیفاع لەکات 4 کەست بۆ بێتە سەرجادا و ئەمەش یەکێکە لە وڵاتی ئێمە ئۆرگانیسەی ڕخوونی نەبێ بە تایبەتی شوێنی ژیان ها یعنی ژیان نەبووتە مەحمەری من هەمیشە وتومە یعنی هەمیشە ئەوە وتووە کە مەسەل لە پرسیاری یەکسانیشە پرسیاری یەکسانی نێوان ڕێگەزەکان لا ئێمە دیفاع لەواکەین کە ژنان نەکوژرن یعنی هەموو خەباتەکە یەکسانی ئای باش آخر خۆ ژیانی شێ بەر لەوەی کوشتنەکەی تابێ یعنی فرەسی تری هەیە یعنی ژیان نەک ئەوەی کە هین بمێنیتەوە نەکمانەوە یعنی من سیاست بۆمانەوە ناکەم بمێنەوە سیاستەوەکەم بژین ڕاستە بەکە من زۆر خۆشحاڵ بووم بەم گفتوگویەکی زۆر بە پێز بوو بەڕاستی زۆر مەسائل و جوانی پەتا فرسەتی بە مندا بەعزێک لەو شتانی کە ئەمەوێت بیانڵێم بەڕاستی لەسەر مەسائلی کارگەری و ئەوانە گفتوگویەکی زۆر خۆش بوو لەزەتم برد زۆر سپاس دەکەم ئومێدوارم بکرێت لە بەرنامەی تراوە سەبار بە باسی ترەوەوانە گفتوگۆ بکەین دیالۆگ بکەین و نەزەر بگۆڕینەوە زۆر بەسوود دەبێت منی شەروەها چکە بەڕاستی ئێستا لە مقابلە هەبم دەرکەوکە مەجموعەیە مەسائل هەیە من قەت خۆم نەناسانەوەکو کەسێکی سندیکایی ئەگەر چی نزیکەی 12 ساڵ کارم کردووە بەڵام کاتێک کە ئاوە لە مەقطعێکی واهەیە لە پەیوەند بە پرسیارێکی وایە قساکەی کورە کاکە خۆ هەندێشتی عەقڵانە لە مێشکمانە ماوە ئەم تەجروبە بجۆزرێتەوە یعنی بەڕێی من خۆشمان خەڵکانێکی کەشکە بە جۆرە لە جۆرەکان ئەکرێ کۆمەکە بەوەی کە لە گۆشەنیگایشترەوە سیرکە زۆر مهمە ئەو ئەم ئاخاوتنانە بێتە سەر گوتن و من هەر لەو مەنتقەشەوە پێم خۆشەکە ئەم کەناڵە پشکۆلی ئێوەکە وەڵام من زۆریش نەبی پێیاشتا بووم دەرفەتێ بۆ ئەم دەنگانە کاتەوە کە هیچ دەبێ ئەو مەسائلانەی کە ئێمە لە ئەوروپا زانی چۆن ئەوەی کە زۆر خۆشە بەڕاستی بێ ئەوەی
تووشی ئەوروسنتریسم بیت پێ دوای ئەوروپا گەورەکەیتەوە لەو منطقەوە کاکە ئێستا ئەمریکانیە ئەو ئەمریکایە مەسەلەن ئێمە ئەوگەمان پیاوە ئەمپریالیزم پرێزە کاکە ئەمریکا هینە ئەمریکا مرکزی دنیاە ئەمریکا مرکزی سیاسەتە مرکزی ئاڵوگۆڕە مرکزی فلۆیدا مرکزی ڕاسیزمە مرکزی پێشکەوتنە مرکزی توانین ئەم تەجروبانە بجێسینەوە لای خۆمان ڕێگای دووبارە دروستکردنەوەی کورتەکەینەوە هەر لەو منطقەشەوەڵم کە خەڵکانێکی زۆرمان لە دەرەوە لە شوێنی جۆرا و جۆرەمانە ئامادەیان هەیە دەنگێ ڕەنگێکی ئەوان گرنگێکی تەجروبێکی تازابێ بۆ خەڵکی مە لە کوردستان و سپاسانەکەم زۆر سپاس بۆ تۆ خۆزگا بەکر ئەحمەدێک کە سندیکایی بووە لە ناو نقابات و جوڵانەوەی کارگەری سویدا ڕۆڵی هەبووە خۆزگە بەکر ئەحمەدمان زۆر بووە دیارە زان بەکر ئەحمەدی شاعر بوو بەکر ئەحمەدی بیرکەرەوە و نووسەرەوەوانە لەوانەیە کەمتریش بێ بەڵام من خۆزگەمە خواست کە زۆرتر بووایە بەکر ئەحمەدی سندیکایی بەڵام جێگەی داخە کە بەو ئەندازەیە نییە ئەم بەرنامەی بەشێکە لە بەرنامە زنجیرەیەک بەرنامە سەبارەت بە جوڵانەوەی کارگەری لە وڵاتە جۆرا و جۆرەکان و من هەوڵی جدی خۆمەدەم بۆ گواستنەوەی ئەو ئەزمونانە کە تۆ باست کرد بەکرد زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونە زۆر خۆشحاڵت کردم ئومێدەوارم لە فرسەتی ترا بتوانین یەکتر بگرینەوە پێکەوە گفتوگوی هەبێت هەر بژی سەرکەوتوو بن ئازیزان و خۆشەویستان لە ماوەی ڕابردووە من هەبوو لەگەڵ بەکر شاعیر و نووسەر ئەم لە بەرنامە وەکو شخصێتێکی سندیکایی گفتوگۆمان سەبارەت بە جوڵانەوەی کارگەری سید مێژووەکەی و ئاڵوگۆڕەکانی وێستگە گرنگەکانی تەحەداکانی بەردەمی کرد و گوتم ئەم باسە بەشێکە لە ئەو بەرنامانەی کە ئێمە بە بۆنەی یەکی ئارەوە ئەیکەین بینەرمان بن کەناڵەکەمان بە دۆست و بنە